منداڵپارێزی کوردستان، کتێبخانەی دەنگی سەنتەری چالاکی گەنجان، سلێمانی گەڕەکی بەختیاری، بەرواری 5/2/2005. پەرتووکی 60 خاڵ بۆ بەهێزکردنی باوەڕ بەخۆبوون. نووسینی لیندا فێڵد، وەرگێڕانی فریاد بارزانی. خوێندنەوەی جیهاد حەمید و ئامادەکردن و جێبەجێکردن لەلایەن کاوە حەسەنەوە. بەراهیەکی کورت. هەرچەندە ناوەڕۆکی ئەم کتێبەی بەردەستان خۆی لە خۆیدا گۆیای هەموو شتێکە، لەگەڵەوەش پێمان باش بوو لەم کورتە بەراهیەدا ئاماژە بە چەند لایەنێک بکەین کە تا ڕادەیەک بە پێویستمان زانی. وەک دیارە ئەم کتێبە نووسینێکی خۆماڵی نییە و دەقێکی وەرگێڕاوە لە زمانی ئینگلیزیەوە، بۆیە ئاشکرایە کە ناوەڕۆکەکەیش بە هەر 60 خاڵەکەیەوە بۆ هاوڵاتیانی ئەمریکی نووسراوە کە ئەویش وڵاتێکی ڕۆژاواییە. مرۆڤی ڕۆژاواییش لە زۆر لایەنی ژیانەوە لەگەڵ ئێمەی ڕۆژەڵاتیدا جیاوازیان هەیە، بەڵام کە ئێمە خاڵەکانمان خوێندەوە و بە وردی تێیان ڕاماین بینیمان کێشەکان هەمان ئەو کێشانن کە بەرۆکی مرۆڤی ڕۆژهەڵاتی و کۆمەلگای کوردیشمانی گرتووە. بۆیە بە چاکمان زانی دوای لە هەندێک ڕاپرسی و ڕاوێژکاری کە ناوەڕۆکی ئەم کتێبە بۆ سەر زمانی کوردی وەرگێڕین و بێگومان سوودی دەبێت. ئەم کتێبە لە ساڵی 1997 لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا چاپکراوە و هەر لەوێش چەندین جار لە چاپ دراوەتەوە. لە هەمان ساڵیشدا لە بەریتانیا و پاشانیش لە ئوسترالیا لە چاپ دراوە و بۆ سەر چەندین زمانی تریش وەرگێڕاوە. بەنیسبەت وێنەکانیش لە دەقا ئەسڵیەکەدا لەگەڵ هەندێک لە وێنەکان ڕستەیەکی ئینگلیزی نووسراوە، ئێمە لێرەدا بە پێویستمان نەزانی ئەو ڕستانەیشی بکەینە کوردی. پێمان باشتر بوو خوێنەری ئازیز خۆی لەگەڵ خوێندنەوەی هەر خاڵێک بە وردی لە وێنەکە ڕامێنێ و مەبەستەکەی لێ حاڵی بێ. کتێبەکەمان ناردە خزمەت ڕێزدار بارز بارزانی بە ڕێزیان لە دوای خوێندنەوەیدا پێی باش بوو 60 خاڵەکە بکرێتە کوردی و چاپ بکرێ. ئێستاش کتێبەکە بە زمانی شیرینی کوردی وا لە بەردەستداندایە و مێدەوارین بە وردی بیخوێننەوە و سەرنج بدەنە خاڵەکان و سوودی لێوەربگرن. فریاد بارزانی، حوزەیرانی 2000. پێشەکی. باوەڕ بەخۆبوون بەشێکی ژیاریە لە سەرکەوتن و بەختەوەری هەر مرۆڤێک. کە باوەڕ بەخۆبوونمان هەیە هەست بە ئاسوودەی و دڵنیایی دەکەین و زاڵین بەسەر خۆماندا و هەموو شتێک بۆمان ئاسان دەبێت. بە پێچەوانەی شەرکاتێ باوەڕ بەخۆبوون لە دەست دەدەین، ئاسوودەی و دڵنیاییمان ون دەبێ و هەموو شتێک ڕوو لە خەراپی و وێرانی دەکا. لە کاتی لێکۆڵینەوەمدا بۆ نووسینی ئەم کتێبە لە نزیکەوە چەندین کەسم لەبارەی چۆنیەتی ژیانیان دواندووە. وام بۆ دەرکەوت هەموو ئەو کەسانەی باوەڕیان بەخۆیان هەیە و زۆریش لە خۆیان دڵنیان، هەندێک جار لە ونبوونی ئەو باوەڕ بەخۆیی و دڵنیاییە ئازار دەچێژن. ئافرەتێکی زۆر سەرکەوتوو کە خاوەنی خێزانێکی خۆشەویست و لێک نزیکە و کارێکی باشیشی هەیە لەبارەی خۆیەوە دەڵێت: دڵنیابوونی من دێو دەڕوا، ساتێک باوەڕ بەخۆبوون و دڵنیاییەکی ئەوەندە بەرزم هەیە خۆم لە ترۆپکی بەختەوەریدا دەبینم. دواتر شتێک ڕووەدا و منیش کاردانەوەیەکی نالەبار لە خۆمەوە نیشان دەدەم و باوەڕ بەخۆبوونم بە تەواوی ون دەبێ. ئەوەیش زۆر بە خێرایی و کتوپڕ ڕوودەدا و لە ئەنجامی ڕوودانیدا هەست بە هیچ بوونی خۆم دەکەم و نازانم دەبێت چی بکەم بۆ ئەوەی دووبارە بگەڕێمەوە سەردۆخی پێشووترم. وا پێدەچێ هەستی لە دەستدانی کتوپڕی باوەڕ بەخۆیی و دڵنیایی لە نێوان هەموو کەساندا هاوپشک بێ. لەو کاتانەدا کە بارودۆخەکەمان دڵخواز نییە و باوەڕ بەخۆبوونمان لە دەستداوە، بۆ بەرزکردنەوەی ئاستی دڵنیایی و باوەڕ بەخۆبوون دەبێ چی بکەین. ئەم کتێبە بە قوارە بچووکە وەڵامی ئەم پرسیارەتان دەداتەوە. لە کتێبی 60 خاڵ بۆ بەهێزکردنی باوەڕ بەخۆبوونی لیندا فێڵد، زنجیرەی تەواوی میتۆدە خێرا، ئاسان و کردەکیەکانی کە دەتەوێت سوودیان لێوەربگری دەکەوێتە بەردەستت. بۆ بەدیهێنانی حاڵەتی باوەڕ بەخۆبوون ڕێگا و شێوازی زۆر هەیە. بۆیە باشتر وایە ئێوە لەم کتێبەدا ئەو ڕێگا و شێوازە هەڵبژێرن کە بۆ ئێوە لەبارترە. لیندا فێڵد. باس لەلایەنە باشەکانی خۆت بکە.
گۆڕا دێرە بۆ شێوەی ئاخاوتنی خەڵکی لەمەڕ خۆیان بە زۆری ئەم شتانەی خوارەوە گوێبیست دەبی. من باش نیم، من مرۆڤێکی بێکەڵکم، پشتم پێبەستە تا هەموو شتێک لە بنەڕەتدا تێکدەم، لە توانامدا نییە ئەو کارە ئەنجام بدەم. ئەگەر خەڵکی لەبارەی خۆیانەوە بە شێوەیەکی بەردەوام بەخرا بدوێن و ئاستی خۆیان دابەزێنن، ئیدی وای لێدێ ئێمەش وەک ئەوان دەکەین. تۆ ئەگەر بتەوێ بۆ ئەنجام گەیاندنی پرۆژەیەک داوای هاوکاری و یارمەتی لە کەسێک بکەی، ئایا داوا لە کەسێک دەکەی کە بەردەوام خۆی بە بێکەڵک دەزانێ؟ ئایا پشت بەو کەسانە دەبەستی کە دەڵێن کارەکان تێک دەدەین؟ ئەگەر ئێمە خۆمان بەکەم بزانین ورەمان بەردەوام لە دابەزیندا دەبێ، لەبارەی خۆتەوە بەخراب مەدوێ. لە بریەوەی لایەنە خراپەکانت ببینی، هەوڵ بدە لایەنە چاکەکانت بەرجەستە بکەی. بۆ نمونە، هەوڵی خۆم دەدەم بخەرە جێگەی ناتوانم. من بەردەوام سوود و ئەزمون لە هەڵەکانی خۆم وەردەگرم بخەرە جێگەی من بەردەوام کارەکان تێک و پێک دەدەم. من وا خەریکە باشتر دەبم بخەرە جێگەی من باش نیم. کاتێک تۆ لایەنە چاکەکانی خۆت بەرجەستە کرد و هێناتە بەرچاو، دەبێتە جێگەی ڕێز و ستایشی خۆت، و خەڵکانی دیکە کە لە ئاکامدا ورەت بەرزتر دەبێتەوە. هەستی خۆ بە لاوازبینین لە خۆتدا بگۆڕە. هەمومان ئەوەمان تاقی کردوتەوە بەیانیەک خراپ لە خەو هەڵدەستین. لە ئاوێنە سەیری خۆمان دەکەین و بیر دەکەینەوە ئای ئەمە چ وەزعێکە. من زۆر پیر و ماندوو قەڵە و دەم و چاولۆچاوی دێمە بەرچاو. ئەم خۆ بەلاوازبینینە بە درێژایی ئەو ڕۆژە لەگەڵماندا دەمێنێتەوە. ئەمەیش دەبێتە هۆی دابەزینی ورەمان لەم بارەیەوە چ کارێک دەتوانین ئەنجام بدەین. دەست پێ بکە بە بایەخدان بە شتێک لە ڕواڵەتی خۆتەوە، بە دوای شتێکدا بگەڕێ لە خۆتدا کە خۆشت دەوێ، هەرچەندە بچووکیش بێ. دەست پێ بکە بەلایەنێک یان بە شوێنێک لە ڕواڵەتی خۆتدا هەڵبڵێ و ئەو ساوردە وردە فێر دەبی نرخ و بەهای شتەکانی دیکەی خۆت بزانی. هاوکات کە بایەخ بە هەندێ ئەندامی جەستت دەدەیت، ورە و شێوەی خۆبینینت بەرز دەبێتەوە و زیاتر پشت بە خۆت دەبەستی و ئەمەیش لە شێوەی تێڕامانت ڕەنگ دەداتەوە و شێوەی خۆبینینی باش ورە بەرز دەکاتەوە. نرخی پەنجەی دۆشاومژە یان برژانگ یان نینۆکەکانت بزانە. خۆت لە مرۆڤی گرجومۆن دوور بخەرەوە. ئایا کەسانێکی وا دەناسی بەردەوام دەمبەگلەیین لە کەش و هەواڕادەی تاوانەکان ئەو ڕووداوە ترسناکە نەخۆشیەکانیان ئەو شێوە هەڵسوکەوتەی لەگەڵیاندا کراوە. سیاسەتوانە گەندەڵەکان بارودۆخی ترسناکی جیهان و شتی لەم بابەتە. هەمومان کەسانی لەم جۆرە دەناسین و دەزانین ڕابواردنی کات لەگەڵ ئەم چەشنە مرۆڤانە چۆنە. مەبەستی من ئەو کەسانە نییە کە لە ڕووی دەرونیەوە لە ئاستێکی نزمدان و پێویستیان بە هاوکاری ئێمە هەیە. بگرە مەبەستی من ئەو کەسانەیە کە پێدەچێ کاری هەمیشەی ئەوان ڕوخاندنی ورەی خەڵکی بێ. لەوانەیە تۆ هەستێکی زۆر چاکت هەبێ و ورەت بەرز بێ و ئارمانجی باشیشت هەبێ. دواتر چاوت بە پیاو یان ئافرەت یان کچێکی گرجومۆن دەکەوێ و لە درێژەی ئاخاوتنتاندا دەکەونە سەرڕێچکەیەکی ترسناک و ترسناکتر تا وای لێدێت تۆش لەوەیە کە هەستێکی زۆر چاکت هەبوو پەشیمان دەبیتەوە. لەو جۆرە کەسە دوورکەوە، ئەو کەسانە ڕژدن لەسەرەوەی کە تۆ و هەر کەسێکی تریش ڕۆژێکی خۆشیان نەبێ، ڕۆژێکی خۆش نەبێ. ئەوانە لە خۆیان وەڕس و بێزارن و لێبڕاون هەر ئەوهاش بمێننەوە. ورە و هەستە چاکەکانی خۆت بپارێزە و لە خەڵکی گرجومۆن دوورکەوە. باشترین هاوڕێی خۆت بە. زۆر جار خەڵکانێک پێیان گوتووم کاوان ئەو کاتەی هەست دەکەن ورەیان داتە پیوە تا چ ڕادێک لە خۆیان وەڕس و بێزار دەبن. ئەوان بەهۆی هەڵە و هەڵسوکەوتی ناڕێک و بێتواناییان لە وەرگرتنی بڕیار لۆمەی خۆیان دەکەن. کاتێ ورەمان دابەزیوە و ئەم ڕەفتارە توندەش لە خۆمان نیشان دەدەین، زیاتر تووشی داڕوخان دەبین. کاتێک تۆ بەڕاستی لە ڕووی دەرونیەوە لە ئاستێکی نزم دایت، ئەم پرۆڤەیە ئەنجام بدە کە دەبێتە مایەی دوورکەوتنەوەت لە ڕەشبینی. پرۆڤە
باشترین هاوڕێی خۆت بە. وابزانە تۆ لە پێستی خۆت دەرچوویتە و لە تەکخۆتدا ڕاوەستاویت. زۆر بیر لەم بابەتە مەکەوە، سوود لە توانای خەیاڵیت وەربگرە. ئێستا سەیرێکی خۆت بکە. چ شتێک دەتوانی بڵێی کەوا سوودبەخش و هێورکەرەوە بێت؟ چۆن دەتوانی ئەو کەسەهان بدەی پشت بەخۆی بەستێ؟ تۆ چ بە باشترین هاوڕێت دەڵێی؟ لەوانەیە لە ئامێزی بگری و پێی بڵێی ئەو بەڕاستی کارێکی باشی کردووە و نرخ و بەهای هەموو چالاکیەکانی دەزانێ. بە هەمان شێواز لەگەڵ خۆتدا بدوێ کە لەگەڵ باشترین هاوڕێت دەدوێی. ئەم پرۆڤەیە زۆر ئاسان و زۆریش کاریگەرە. باشترین هاوڕێی خۆت بە، ئەمە دەبێتە هۆی بەرزبوونەوەی ئاستی ورەت. بۆ چوونە ڕەشبینەکانی خۆت بگۆڕە. کاتێ خۆت سەرنجی کاردانەوەکانی خۆت دەدەی، چ جۆرە مرۆڤێک لە بەرچاوی خۆتدا دەبینی. ئەنجامدانی ئەم کارە تا ڕادێک زەحمەتە، بە تایبەتی لە ڕۆژێکی ئەوتۆدا کە دڵ و دەماخێکی باشت نییە. لە ئاستێکی نزمدایت ئێمە زۆر ڕەخنە لە خۆمان دەگرین. زۆر بە خراپی لەگەڵ خۆماندا دەجوڵەینەوە و لە توام ناماندایە زۆر شتی خراپ لە خۆماندا بەدی بکەین. زۆربەی بۆ چوونە ڕەشبینیەکانمان کە ئێمە لە دەرونی خۆماندا هەڵیان دەگرین، لە ڕاستیدا هیچ بنج و بنەمایەکیان نییە. ئێمە بەڕاستی خۆویست، بێبەزەیی، زاڵم، تەوەزەل، بێمێشک، گەمژە، خراپ و بێنرخ نین. من دڵنیام تۆ دەتوانی تایبەتمەندیەکانی خۆت لەم لیسەدا تۆمار بکەیت. ئێمە بۆ چوونەکانی خۆمان لەبارەی خۆمانەوە هەر لە تەمەنی منداڵیدا فێر دەبین. ئەوسا کە هەر شتێک هەموو ئەو شتانەی گوێمان لێ دەبێ باوەڕیان دەکەین. بۆ نمونە، ئەگەر ئەو کاتەی کە هێشتا منداڵ بووم پێم گوترابێ کە من زۆر گەمژە و نەفامم، لەوانەیە ئێستاش هەمان بۆ چوونم لەبارەی خۆمدا هەبێ. لەوانەیە من زۆر زیرەک بم، بەڵام لە ناخەوە لەسەر ئەو بۆ چوونم کە زۆر نەفامم. ئەم بۆ چوونەش کار دەکاتە سەر هەموو ژیانم، تا ئەو کاتەش کە بۆ چوونە ڕەشبینیەکانی خۆم نەگۆڕم، بە چاوی گومانەوە سەیری هەموو تواناییەکانی خۆم دەکەم. بە پەروەردەکردنی زەین و مێشکمان دەتوانین بۆ چوونە سلبیەکانمان بگۆڕین و لە جێگەیدا بۆ چوونی گەشبین و چاکمان بێ. لە ڕاستیشدا زۆر ئاسانە. بۆ نمونە، لە جێگەی هەڵگرتنی ئەو باوەڕەی کە من زۆر گێلم، کەورەم لە ئاستێکی نزمدا ڕادەگرێ و ئەو بۆ چوونە لە مەڕخۆم بە گوتنی من زۆر زیرەکەم بە درۆ دەخەمەوە. بۆ چوونێکی ئیجابی بۆ خۆت هەڵگرە. زۆریش دووبارەی بکەرەوە تا لە ناو مێشکتدا جێگیر دەبێ. لەسەر دیوار بینووسە، لە ناو گەرماودا بیڵێەوە. ئەوەندە بیڵێەوە تا باوەڕی دەکەی. سەرنجام بۆ چوونە چاک و گەشبینەکانت جێگەی بۆ چوونە خراپ و ڕەشبینەکانت دەگرێتەوە. بەردەوام بە لەسەر ئەنجامدانی کاری چاک، تۆش چ شتێکت هەیە لە دەستی بدەی، بێجگە لە تەمەنێکی پڕ لە ڕەشبینی و ورە ڕووخاوی. سەیری پێشەوەی خۆت بکە، ئاور مەدەرە دواوە. ئایا هیچ یەک لەو بیرکردنەوانە دەناسی؟ ئەگەر ئەو کارم ئەنجام نەدابە، خۆزگە شتێکی دیکەم بگوت بە، دەبوایە بە شێوەیەکی تر هەڵسوکەوتم کرد بە، من لە ئەنجامدانی پەشیمانم. ئەگەر تەنها جارێکی دیکە بمتوانی بە ئەو کارە بکەم. ئەوانە بە زۆری لە سبێدە و بەیانیەکان ئەو کاتەی کە دەرفەتێکمان دەبێ بیر لە گرفتەکانی خۆمان بکەینەوە، دێنە ناو مێشکمان. هەمومان لە تاریکیدا ڕادەکێشین بۆ ئەو شتانەی ڕوویانداوە نیگەرانین و لۆمەی خۆمان دەکەین کە دەبوایە ئەو کارەمان بە شێوازێکی تر ئەنجام بدابایە. ئێمە هەمومان دەتوانین ئاوڕی پشتەوەمان بدەینەوە و لە کردەوەکانمان پەشیمان ببینەوە، بەڵام ناتوانین ڕابردوومان بگۆڕین. ئەگەر بەردەوام لەو گێژاوەدا خوڵ بخۆینەوە کە چ کارێکمان دەبوایە ئەنجام دابایە یان نەدابایە، ئەوە ژیانمان لێ سەراو بندەبێ و ورەمان بە تەواوی دەڕوخێ. لە لۆمەکردنی خۆت دەسەڵگرە و واز لە جوینەوەی ڕابردوو بهێنە. لەبیرت بێ ئەوسا ئەوەی لە تواناتدا بوو هەوڵتدا بۆی ئێستاش سەیری پێشەوە بکە و هەنگاو بنێ بەرەو داهاتوویەکی گەش. چیتر قوربانی مەبە.
ئایا تۆ هەستت بەوە کردووە کە بەهۆی کەسانی دیکەوە دەچەوسیتەوە؟ ئەوە لەوانەیە لەبەرەوە بێ زۆر جار کاری وا ئەنجام دەدەی لە ڕاستیدا خۆت پێت خۆش نییە ئەنجامیان بدەیت، بەڵام ناتوانی بڵێی نە. بۆ نمونە ئەگەر هاوڵەکەت بەردەوام داوات لێ بکە لە دوای گەڕانوت لە قوتابخانە چاو لە منداڵە نائارامەکانی بکەی و تۆش پێت خۆش نەبێ، جارێک تەنها بڵێ نە. دڵنیام تۆش لەم بارەیەوە نمونەی خۆت هەن. بەوردی بیر لەم لایەنە بکەرەوە کەوا بۆچی مۆڵەت دەدەی بەم شێوەیە بچەوسیتەوە، ئەو جا هەوڵ بدە ئەو سیفەتە لە خۆتدا بگۆڕی. ئەگەر تۆ کاری شوشتن و خاوێنکردنەوە ئەنجام دەدەی، ئەوە خانەوادەکەت چاوەڕوانی ئەوەت لێ دەکەن بەردەوام ئەم کارە ئەنجام بدەی. کاری وا بە ئەندامی خێزانەکەت بسپێرە کە لە دەرەوەی ماڵەوە ئەنجامی بدەن. منداڵەکانت فێر بکە چۆن ژوورەکانی خۆیان خاوێن بکەنەوە. لە ماڵەوەی خۆتان کۆیلە مەبە، تۆ هەرگیز نابی بە قوربانی مەگەر ئەو کاتەی خۆت بتەوێ. جل و بەرگە کۆنەکانی خۆت تووڕ هەڵدە. جل و بەرگەکانمان جاری وا هەیە دەبنە بەشێک لە خەیاڵمان. ئایا تۆ لە ناو کۆمۆدەکەتدا جل و بەرگی وات هەیە 2 ساڵ بێ لە بەرد نەکردوێ؟ ئەگەر هەتە لە خۆت مەپرسە بۆ حەزت پێیانە. ئایا تۆ تەنها بۆ یادگاری هەڵیانت گرتووە؟ ئەگەر وابێ تۆ ناتوانی لە ژیانتدا پێش بکەوی. چۆن تۆ هەز دەکەی بە ڕابردووتەوە نووساویت، پێویستە خۆت لە کێشەی ئەو جل و بەرگە ئاسوودە بکەی. دەوانەیە تۆ وابزانی ئەو جل و بەرگە هێشتا بۆت دەشێن بیان پۆشی. کەسانێکی زۆر چەندین دەست جل و بەرگیان هەیە کە بۆیان بچووک بۆتەوە و ئەو جل و بەرگەیان بۆ کاتێک هەڵگرتووە کە هەندێک لە کێشیان کەم بکەنەوە و جل و بەرگەکە بۆیان ئەندازە بێتەوە. ئەگەر تۆ وایتەوە ئەو جل و بەرگانە فڕێ بدە. هەر جارێک کە دەرگای کۆمۆدەکەت دەکەیتەوە، چاوت بەو جل و بەرگە بچووک بوانەی خۆت دەکەوێ کارێکی خراپت تێدەکا. ئەو جل و بەرگانە ئەوەت بەبیردێننەوە کەوا لە داگرتنی کێشەکەت سەرکەوتوو نەبوویتە. کاوێشکردنەوەی ڕابردوو هەرچەندە ڕابردوویەکی باشیش بێتیان خراپ، بۆ ڕێز و نرخی خۆت باش نییە. لوتفێک بۆ خۆت بکە ئەو جل و بەرگانە فڕێبدە یان بیاندە بە کەسێک لە بەریان بکات. جلە کۆنەکانی خۆت هەڵگرە و بیاندە بنکەی خێر و چاکە. کۆمۆد و مێشکی خۆت لە ئاسەواری کۆن کە لە ڕابردوودا دەتێڵێتەوە پاک بکەرەوە. بەشێک لە کاتی خۆت بۆ خۆت تەرخان بکە. ئایا ئەو بابەتە سەرنجی ڕاکێشاویت وەکەوەی هیچ کاتێکت بۆ خۆت نەبێت؟ پێدەچێ ئەمە گرفتی ئافرەتان بێ زیاتر لە پیاوان. ئافرەتان هەوڵ دەدەن هەموو کارێک ئەنجام بدەن، وەک دایکایەتی، خێزانێتی و لەوانەیە کارکردن لە دەرەوەی ماڵەوەش. بۆیە سەیر نییە ئەگەر ئێمە جاری وا هەبێ هیچ کاتێکمان بۆ خۆمان نەبێ. کارێک تەنها بۆ خۆت ئەنجام بدە، بەشداری لە خول و وانەکانی ئێواراندا بکە، بچۆرە ئارایشگا، بڕۆ مەلەوانگە بۆ مەلەوانی کردن. هەموو ئەو کارانەی پێت خۆشە و دەرفەتی ئەنجامدانیانت نەبووە، ئەنجامیان بدە. ئەگەر ئاوها ئاگاد لە خۆت بێ، پەی بەو ڕاستیە دەبەی کە ویست و نیازەکانی تۆ هەمان ویست و نیازەکانی کەسانی ترە. بۆیە تۆ لە بەها و پشتبەستن بە خۆت بەرز دەکەیتەوە. ئەوەی کە پێویستە ئەنجامی بدە. بیر لە شتێک بکەوە کە پێویستیت بە ئەنجامدانیەتی، بەڵام لەبەر هەر هۆکارێک ئەنجامدانەکە دوادەخەیت. ئێمە بەگشتی لیستێکمان هەیە لەو کارانەی بەردەوام بیر لە ئەنجامدانیان دەکەینەوە، بەڵام لە ڕاستیدا هەرگیز ئەنجامیان نادەین. لیستێک لەو کارانە ئامادە بکە، ئەو کارانەی بە پێویستیان دەزانم ئەنجامیان بدەم، یەکەم و دووەم و سێم. لیستێکی تەواو هەرچەندە دوور و درێژیش بێ ئامادە بکە. ئێستا شتێک یان کارێک لە ناو لیستەکەدا هەڵبژێرە و ئەنجامی بدە. من گرەو دەکەم کە تۆ هەست بەوە دەکەی کە لە ڕاستیدا کارێکی لەم چەشنت پێشتر ئەنجام داوە. لەوانەیە بکەوێتە بیرتان شتی دیکە بخەیتە ناو لیستەکەتەوە. کاتێ ئێمە دەزانین کۆمەڵە کارێکمان بۆ ئەنجامدان هەیە، بەڵام پاساو بۆ ئەنجام نەدانیان دەهێنینەوە. دەست دەکەین بە لە دەستدانی ئەو ڕێزەی بۆ خۆمان هەیە. ئەمەیش گومانێکمان لەلا دروست دەکا لەوەی کەوا ئێمە توانای ئەنجامدانی کارەکانی خۆمان نییە و
ئەو شێوە بیرکردنەوەیەش توانای پشتبەستن بە خۆمان لەلا سست و لاواز دەکا. ئێمە وزەیەکی زۆر بە بیرکردنەوە بۆ ئەنجامدانی هەر کارێک لەدەست دەدەین و کارەکەیش ئەنجام نادەین. هەر لەبەر ئەنجام نەدانی کارەکەیش خۆمان خۆش ناوێت، دەسا باشتر وایە کارەکە ئەنجام بدەین. ئێوە زۆر ئاسان دەتوانن ئەم ڕێچکەیە بگۆڕن لە داهاتوودا ئەگەر ویستت بە خۆت بڵێیت بەڕاستی دەبێ ناو کۆمۆدەکەم ڕێک و پێک بکەم، ئەو کراسە بدورم، نامەیەک بنووسم، ئەو ئەنکێتە پڕکەمەوە، تەلەفۆنێک بکەم یان باخچەکەم بژار بکەم و هەتا دوایی بیر لە ئەنجامدانیان مەکەوە، ئەنجامیان بدە. پەیوەندیەکی تەلەفۆنی بەسوود بکە. ئەگەر هەست بە خەمباری دەکەی بۆ کەسێک تەلەفۆن بکە، یان ئەگەر تەلەفۆنێکی تایبەت و ڕەسمیت هەیە بە ڕاوەستاوی و لەسەر پێ ئەو کارە بکە. ئەوەی تۆ تەلەفۆنی بۆ دەکەی لەوانەیە دانیشتبێ هەرچەندە نە تۆ ئەو کەسە دەبینی کە تەلەفۆنی بۆ دەکەی، نە ئەویش تۆ دەبینێ. تۆ لەو حاڵەتەدا خاڵێکی دەرونی و فیزیاویت بەسەر ئەودا زاڵە. ئەو دەنگانە کە ئاوها بە سادەی و ساکاری دەردەبڕدرێن، ئایا سوودێکیان دەبێ؟ تاقیب کەرەوە. ئەنجامەکەی وەدەست دێنی. لە کاتی تەلەفۆنکردندا پێ بکەنە، هاوار بکە. کاتی تۆ بە پێکەنینەوە قسە دەکەی، دەنگت کاریگەرتر و باوەڕبەخۆبوونت زیاتر دەبێ و خەڵکیش زیاتر ڕێزت لێ دەگرن. پێکەنین هەستی سەلامەتی و ساخڵەمی لە خۆتدا بەهێزتر دەکات، هەر بۆیەشە و تەلەفۆنکردنەی تۆ لی دەترسای، ئاوها کە تۆ بیرت لێ دەکردەوە ترسناک نەبوو. بە درێژایی ڕۆژێک باش بخۆ. ئەگەر ئێمە ستەمەنیەکی پیس بکەینە ناو ئۆتۆمبیلەکەمان، بێگومان بە چاکی کار ناکات. ئەم نمونەیە لەسەر مرۆڤیشدا دروست و گونجاوە. ئەگەر ئێمەش تینا لەبار بخۆین، لە ڕواڵەت و وەسکردن و ئەنجامدانی کارەکانمان باش نابین. بڕیار بدە ڕۆژێک باش بخۆی، بەرپرس بە لە خواردنی خۆت و بە ئاگا بە لەو شتانەی دەیانخەیتە ناو لەشتەوە و دڵنیا بە هەندێک سەوزەی تازە و میوە و هەروەها کەمێک پرۆتین لە ناو خواردنتە هەبێ. ژەمێکی پڕ لە کاربۆهیدرات بخۆ و خۆت لە قەند واتە شەکر و مەشروبات و قاوە و چەوری زیادە بپارێزە و دوورکەوە. ڕێژەیەکی باش ئاو بخۆ و سیستەمی خۆت پاک بکەرەوە. خواردنێکی تێر و تەسەل لە ڕۆژێکدا بڕوا بە خۆبوونت بەرز دەکاتەوە. ئەگەر پێشتر هەرچی هەبوایە دەتخوارد، هەموو شتێک بێ ئەوەی بیری لێ بکەیتەوە، ئەگەر تەنها بۆ ڕۆژێکیش بێ ئەو ڕێچکەیە بشکێنە. بەم شێوەیە دەیسەلمێنی کە تۆ توانا و هێزی کۆنتڕۆڵکردنی خۆت و هەروەها ڕێخستنی جۆری خواردنی خۆت بە باشترین شێوە هەیە. لەوانەیە ئەو یەک ڕۆژە کە خواردنێکی باش دەخۆی بە لاتەوە بێتە خویەک و ئەمەش هەستی گشتی تۆ بە باشبوون و بڕوا بەخۆبوون بەرز دەکاتەوە. لە خۆت بپرسە ئایا بەڕاستی گرنگە؟ هەر کاتێ هەستت کرد تووشی نیگەرانی و دڵەڕاوکێ بوویتە، ئەمە لە خۆت پرسە کە ئایا بەڕاستی ئەمە گرنگە؟ ئەگەر گرنگە بە دڵنیاییەوە هەستی خۆت بۆ کەسێکی گونجاو دەرببڕە. لەگەڵ ئەوەشدا زۆر جار ڕوودەدات کەوا ئێمە بۆ ئەو شتانەی کە لە ڕاستیدا گرنگ نین کاردانەوەمان دەبێ و دواتر خۆلقتەنگیمان ئاستی بڕوا بەخۆبوونمان دائەبەزێنێ. منداڵەکەتان لە کاتی خواردنی شیرینی جلەکەی خۆی پیس کردووە، خێزانت قاپەکانی لە شوێنی خۆی دانە ناوەتەوە، وەزعی ماڵەوە بە گشتی ڕێک و پێک نییە. ئایا ئەوانە ئەوەندە دێنن ئاماژەیان پێ بکرێ؟ ئایا ئەو شتانە ئەوەندە هەڵدەگرن مرۆڤ تووڕە بێ و تووشی کاردانەوە بێ؟ ئەگەر ئێمە لەبارەی خۆمانەوە هەستێکی ساخڵەم و چاکمان هەبێ، ئەو شتە بچووکانە هیچ گرنگ نین. بەڵام کە هەستێکی ساخڵەم و چاکمان نەبێ، هەموو ئەو شتە بچووکانە گرنگ دێنە بەرچاومان. دیسانەوە ئەگەر بۆشتی بێبایە خوب بچوو کەستت بە نیگەرانی کرد، بیر بکەرەوە، لە خۆت بپرسە ئایا بەڕاستی گرنگە؟ ئەگەر وەڵامەکەت نەبوو، ئەوە بە خۆت بڵێ لە ڕاستیدا هیچ گرنگیەکی نییە و با بڕوا ون بێ. زەینت پاک و ڕووناک بکەوە. ئێمە هەرتەنها بریتی نین لە زەین، ئێمە زەین و جەستە و ڕۆحین. جاری وا هەیە ئێمە ئەوەندە سەرقاڵی بیرکردنەوە بە کۆمەڵێک شت و ئەنجامدانی کارەکانین
مۆڵەتی پشوویەک بە خۆمان نادەین. ئێمە تەنها ئەو کاتە هەست بە ئاسوودەیی دەکەین کەوا لەگەڵ بەشە دەرونیەکەی سروشتی خۆمانەوە لە پەیوەندی دابین و بۆ ئەم کارەش پێویستە زەینمان پاک و زوڵاڵ بکەینەوە. پرۆڤە بە ئاسوودەیی دانیشە و بە چاوی نوقا و سەیرێکی ناوزەینی جەنجاڵت بکە. لێگەڕێ با سەر لێ شێواو بێ، سەرنج بدە چۆن پڕبوویتە لە بیرکردنەوە، وا بزانە نایان بینی. هەرچەندە ئەوان واتە هزر و بیرەکان هەردێن بەڵام تۆ خۆتیان لێگێل بکە. وردەوە لە هەناسەدانت، سەرنج بدە ڕێچکەی هەناسەدان و هەناساڵکێشانت و بە ئاگا بە لە هەناست. لە هەناساڵکێشاندا بیر لە ناوەوە و لە هەناسەدانەوەتدا بیر لە دەرەوە بکەرەوە. دەرەوە ناوەوە دەرەوە ناوە، هەر کات زەینت پەشۆکە سەر لە نوێ بە دوایدا بگەڕێ. ببینە زەینت پەشیمان بۆتەوە و دواتر بۆ کاری هەناسەدانت بگەڕێەوە. هەست لەو ساتە ڕاگرە کە تۆ نە هەناسە دەدەیت و نە هەناسەش هەڵدەکێشی. ئێستا لەو شوێنە وردبەوە کە دەبێتە شوێنی نێوان هەناسەدان و هەڵکێشان. هەر کاتێ زەینت ویستی پەشیمان بێتەوە بیگەڕێنەوە هەمان ئەو شوێنە. لە دوای چەند خولەکێک لێگەڕێ هزر و بیرەکانت بگەڕێنەوە، دەست و پێیەکانت ببزوێنە و چاوەکانت بکەوە. ئێستا تۆ زیاتر هەست بە تازەبوونەوە دەکەی. ئێمە کاتێک هەستی بڕوا بەخۆبوونمان بەرز دەبێتەوە کە لە نێوان زەین و جەستە و ڕۆحمان هاوسەنگیەک دروست بکەین. زەین و ڕۆحت بەردەوام ڕێک و ڕووناک و ئازاد بکە، ئەوسا ژیانت بەرەو باشتر دەگۆڕێ. ئەوەی مەبەستە بیڵێ. زۆر جار خەڵکی پێم دەڵێن گرفتی ئەوانەوەیە هیچ کاتێک پێناچێ بگەنە ئەو شتەی دەیانەوێ. ژیان لەگەڵیاندا ناسازێ و خەڵکی بەخراب لە هەڵسوکەوتیان لەگەڵدا دەکەن. لەبەرەوە چۆن دەکرێ ئەوان هەستێکی باشیان بە خۆیان هەبێت. باشە، ئێمە دەتوانین بگەینە ئەو شتانەی کە دەمانەوێ ئەگەر بە دوای ئەو شتانەدا بڕۆین کە دەمانەوێ. ئەوە لەوانەیە بێڕوتوش بێتە بەرچاو، بەڵام بە زۆری ئەو شتەی دەمانەوێ لەبارەیەوە ناپرسین. چونکە ئێمە لێ ڕاهاتووین ئەوەی مەبەستمانە نایڵین. ئایا جاری وا بووە ئەم جۆرە وتوێژەت توش بوو بێ؟ با ئەم ئێوارەیە بچینە دەرەوە بۆ خواردن. با بڕۆین. هاوبەش واتە لەگەڵ خێزانەکەی. تۆ دەتەوێت بچیتە کوێ؟ گرنگ نییە. باشە، با بۆ جێگایەک ڕێک بکەوین. بەلای منەوە گرنگ نییە هەرجەیەک تۆ بتەوێ. تۆ بڕیار بدە. با بڕۆینە پیتزا خۆریەک. با بڕۆین. وەک هەمیشە ئەوەی دەمویست نەمگوت. جارێکی تر کاتێ ئەو شتەی دەتویست بەدەست نەیەنا تاقی بکەوە کەوا بۆ بەدەستهێنانی هەوڵت داوە. ئایا ئەوەی مەبەستت بووە گوتوتە یان بە هەر هۆیەک ڕادگرتووە؟ دەست پێ بکە ئەوەی مەبەستە بیڵێ و ئەوەی ئارەزوتە داوای بکە. هەست بە بەڕێزی دەکەی لە خۆدا و بەختێکی باشترت دەبێ بۆ گەیشتن بەو ئارمانجەی دەتەوێ. پێبکەنە دنیا لەگەڵتا پێدەکەنێ. کاتێ ئاستی بڕوا بەخۆبوونماندا دەبەزێ، ئەوە لە ڕوخسارماندا ڕەنگ دەداتەوە و بۆ ئێمە پەیوەندی گرێدان لەگەڵ دەوروبەرماندا ئەستەم دەبێ. چونکە ئێمە گیرۆدەی هەستێکی خراپ بووینە لەگەڵ خۆماندا، جاری وایە ئێمە دەتوانین ئەم ئەڵقەیە بپچڕێنین بە گۆڕینی شتێکی ساکار. بۆ نمونە گۆڕانکاریەک لە ڕواڵەتی خۆمان و بزەیەک لەسەر لێ و دەتوانێ ئەو ئەڵقە ژەنگاویە بپچڕێنێ. هەستکردن بە بڕوا بەخۆنەبوون بە خەمۆکی هاتنە بەرچاو و بێتوانایی لە گرێدانی پەیوەندی لەگەڵ دەوروبەردە. بیرکردنەوە لەوەی خەڵکی تر پەیوەندیمان لەگەڵدا ساز ناکەن. زۆر بە توندی هەستکردن بڕوا بەخۆنەبوون لە بەرامبەر ئاوێنەدا بوەستە و پێبکەنە، بەڕاستی و بە پانتایی ڕوخسارتدا پێبکەنە. چاوەکانت وەک لێوەکانت پێبکەنن، لە نزیکەوە سەیری پێکەنینی خۆت بکە. وات لێ دەکات دەموچاوت بدەوشێتەوە، پێکەنینەکەت لەگەڵ خۆتە ببەرە دەرەوە. لە دانیشتنەکانی دۆستانەدا پرۆڤەی پێکەنین بکە، بەڕاستی بە ڕادەیەکی زۆر کاریگەر دەبێ. خۆی پێکەنین یارمەتی دەدا سەیری دەرەوەی خۆت بکەیت و
ئەمەش هەموو ئەو شتەیە کە تۆ پێویستیت پێی هەیە تاوەکو گۆڕانکاریەک لە ئاستی نزمی باوەڕ بەخۆبوونت و بەرزکردنەوەی بێنیتە دی. هەرگیز بایەخ بە کەشوهەوا مەدە. بە تەلەفۆن پەیوەندیم بە هاوکارێکمەوە کرد و لێم پرسی ئایا کاتێکی خۆش ڕادەبوێری؟ نە، وەڵامی دامەوە. نە، کەشوهەوا لێرە سام ناکە، بە درێژایی ڕۆژ باران باریوە. ئەو هاوڕێیم لە فەرمانگەیەک کاردەکات و ئۆتۆمبیلی هەیە، بۆیە باران تەڕی نەدەکرد، لەگەڵ ئەوەشدا بارینی باران ڕۆژەکەی ئەوی تێکدا بوو. کاتێک کە من ئەو بابەتەم دەنووسی ئێمە لە نیوەی وەرزی هاویندا بووین. هەتاو گەرم بوو، ئێمەش پێویستیمان بە کەشوهەوایەکی جوان و خۆش بوو. هەر ئەو هاوڕێم ئێستا پێم دەڵێ دنیا زۆر گەرم و خنکێنەرە. ئەو پیاوە قوربانیەکی کەشوهەوایە. ئایا ئێوە هیچ کاتێک لەبارەی پلەی گەرما، بارانبارین، تەمومژ، هەتا و شتی لەم بابەتە نیگەرانی داتانی گرتووە؟ ئێمە لە تواناماندانیە کەشوهەوا بگۆڕین. وا لە خۆت مەکە بیتە قوربانی شتێک کە لە تواناتدا نییە بیگۆڕی. ئەمە حاڵەتێکی کۆنی خۆقوربانی کردنە. بایەخ بە کەشوهەوا مەدە، بژی و چێش لە ژیانت وەرگرە. ڕیسکێک واتە موجازەفەیەک بکە. جاری واهەیە ئێمە بەڕاستی دەمانەوێت گۆڕانکاریەک لە ژیانی خۆماندا بەدیبێنین، بەڵام لە هەنگاوناندا دەترسین، چونکە زۆر بە مەترسیداری دەزانین. لەوانەیە ئێمە بمانەوێت ڕوبەڕووی کەسێک بوەستین، چونکە ئەو دەمانکاتە قوربانی. ئێمە لەوانەیە بمانەوێت بۆ کارێکی نوێ و گرێدانی پەیوەندیەکی نوێ خۆمان ئامادە بکەین. چ شتێک لە ئارادا هەیە؟ چ شتێک لەوەدا هەیە کە تۆ بتەوێ بە شێوەیەک گۆڕانکاریەک لە ژیانتدا بێنیتە دی؟ چ مەترسیەک دەکەوێتە سەر ژیانت؟ ئەگەر ئێمە بمانەوێ شتێک ڕووبدات، دەبێ بوێری ئەوەمان هەبێ هەڵسوکەوتی خۆمان بگۆڕین. ئەمەش بە واتایە کە ئێمە توانای پرسیارکردنی ئەو شتەمان هەیە کە دەمانەوێ. ئازایەتی و بوێری گۆڕینی هەر شتێک مەترسی و ئەگەرەکانی خوارەوەی تێدایە. شکست، ڕەتبوون، کەوتنە بەرگاڵتە پێکردن، خەڵکی ئیتر ئێمەیان خۆش نەوێت. لە خۆت بپرسە ئایا بەڕاستی ئەو شتانە بەلاتەوە گرنگن؟ ئەگەر هەرگیز موجازەفە نەکەیت و ژیانت نەخەیتە بەرمەترسی، هەرگیز ناگەیتە ئەو ئامانجەی دەتەوێ. هەروەها تۆ دەبیتە خاوەن ئاستێکی نزمی بڕوابەخۆبوون، لێ بگەڕێ ڕووداوێکی هەرچەند بچووکیش بێ ڕووبدات. موجازەفە بکە و ئاستی بڕوابەخۆبوونت بەرز دەبێتەوە. بە کەسانێک بڵێ کەوان چەند جێگەی ڕێز و سپاسی تۆن. پیاوێک دەناسم پێی دەگوتم هەموو ژیانی خۆی لەسەر ئەوە داناوە بۆ باوکی بسەڵمێنێ کە جێگەی شانازی ئەوە. ئەو کار و پیشەی تۆپێن هەڵدەبژێرێ کاتێ لە هەمان شەقامدا دەژیا. هەرچەندە ئەو پیاوە هاوسەر و منداڵی خۆی هەبوو، بەڵام هەمیشە چاوەڕوانی ئەوەیە باوکی لە دەستکەوت و سەرکەوتنەکانی ئاگادار بێ. کاتێ باوکی زۆر نەخۆش کەوت، ئەو ماوەیەکی زۆر لە تەک جێگەی باوکیدا بەسەر برد. چەند ڕۆژێک بەر لە مردنی باوکی پێی گوت: کوڕم، تۆ هەمیشە کوڕێکی زۆر چاک بوویتە و من شانازیت پێوە دەکەم. هاوڕێکەم دەستی بە گریان کرد. ئەو کاتەی گوێبستی ئەو چەند قسەیە بوو کە تەمەنێک چاوەڕێی بستنیانی دەکرد. سوپاس و پێزانینی خۆتان بۆ خەڵکی لە دڵی خۆتاندا ڕامەگرن. دەرفەتی ئەو بدە بە خۆت کە لە هەر کوێیەک قەرزاریت و ئەو هەستەی لەگەڵ خۆیدا دەیهێنێ چێژ وەرگرە. لە ژیانتدا بۆ چ کەسانێک نرخ و بەهادا دەنیت؟ ئایا پێیانت گوتووە؟ ئەگەر نەتگوتووە پێیان بڵێ. دەربڕینی سوپاس و پێزانینت بۆ دەوروبەری خۆت باوەڕ بەخۆبوون لە تۆ و لەوانیشدا بەرز دەکاتەوە. هەر کاتێ تۆ یارمەتی کەسێک دەدەیت تا هەستێکی چاکی بەرامبەر بەخۆی هەبێ، تۆش ئەو کات هەستێکی چاکت بەرامبەر بە خۆت دەبێ. سەرکۆنەی خۆت مەکە. لۆمە و سەرکۆنەکردنی خۆت ئاستی بڕوابەخۆبوونت دادەبەزێنێ و یارمەتیت نادا
بۆ چاکترکردنەوەی بارودۆخەکە. بۆیە قەیدی چ دەکا ئەگەر چێشتی ئێوارت سوتاند یان کاتی چوونە لای پزیشکی ددانت لەبیر چوو. ئەو شتانە کۆتایی دنیانی و بێگومان ئەوەندە شەڵناگرن لۆمەی خۆت بکەی. ئەگەر هەست بەوە دەکەی کەوا بە شێوەیەکی ناڕێک هەڵسو کەوتت کردووە یان دووچاری هەڵەیەک بوویتە، داوای لێبوردن بکە و بارودۆخەکە چاک بکەوە. کاتێ وەندەی لە تواناتدایە ئەنجامتدا، لە ڕاستیدا ئەمە چاکترین کارێکە ئەنجامت دابێ. لۆمەکە بۆ ساتێک قبوڵ بکە و لێگەڕێ با بڕوە. خۆت لە چنگی ڕزگار بکە. هەمومان دووچاری زۆر هەڵە دەبین لە ژیانماندا، ئەزموون لەو هەڵانە وەربگرە و هەنگاو بەرەو پێشەوە بنێ. تێکەڵاوی خەڵکی سەرکەوتوو بکە. ئایا تۆستایشی هاوڕێ و هاوکارانی خۆت دەکەی یان تێکەڵاوی خەڵکی شکست خواردوو دەکەی؟ خەڵکێکی زۆر کە ئاستێکی نزمی باوەڕبەخۆبوونیان هەیە لە تێکەڵاوبوون لەگەڵ مرۆڤی سەرکەوتوودا هەست بە هەڕەشە دەکەن لەسەر خۆیاندا. بۆیە کاتی خۆیان لەگەڵ کەسانێکدا بەسەردەبەن کە لە خۆیان خراپترن. هۆکارەکانی خۆت تاقیب بکەرەوە. ئایا تۆ لەگەڵ ئەو کەسە چارەڕەش و بێپەنایە دۆستایەتیت گرێداوە تەنها بۆ ئەوەی یارمەتی ئەو بدەیت تا گۆڕانێک لە وەزعی خۆی بەدیبێنێت؟ ئایا تۆ بەڕاستی یارمەتی ئەو دەدەیت؟ ئایا ئەو بەڕاستی پێویستی بە یارمەتیدان هەیە؟ ئایا تۆ چێژ لەو هەستە ئاڵۆزە وەردەگری کە لەبارەی ئەو هەتە؟ ئایا تۆ هەست بە بڕوا بەخۆبوونێکی زیاتر دەکەی کاتێ لەگەڵ ئەو دایت چونکە بەلای کەم ئێوە زیاتر بێکەوەن؟ ئەگەر ئێمە کاتی خۆمان لەگەڵ کەسانێکدا ڕابێرین کە ناتوانن سەرکەوتن بەدەست بهێنن، ئێمەیش وەک ئەوانمان لێدێ. سەیری ئەو کەسانە بکە کە بەر لە تۆ ڕۆیشتون و بەو ئامانجە گەیشتون کە تۆ هەوڵ دەدەی بۆ گەیشتن پێی. هەموو ئەوانەی کە تۆ دەتەوێت پێیان بگەی و پەرەیان پێ بدەی، پەیوەندیەکانتان، کاروپیشە، پێشکەوتنەکانی شەخسی، جلوبەرگ لەبەرکردن، دایکایەتی و هەتا دوایی، ئاشنایی لەگەڵ ئەو کەسانەدا پەیدا بکە لە گەڕەکی خۆتان کە سەرکەوتون و لەوان فێر بە. سەرکەوتن بە دوای خۆیدا دێنێ بە هەمان شێوە کە شکستی تری بە دوادایە. تێکەڵاوی ئەو کەسانە بە کە ستایشیان دەکەی. ئەوسا ئیلهام وەردەگری کە سەرکەوتنی خۆت مسۆگەر بکەی و دیارە باوەڕ بەخۆبوونیشتان پتر دەبێ. هێڵی خۆت بەسەر زیخەڵاندا بکێشە. وابزانە کەسێک پێویستی بە یارمەتی تۆ هەیە. ئەو دەیەوێ کارێکی بۆ ئەنجام بدەی. بەڵام تۆ بە نیازی دەرچوونی لەگەڵ هاوڕێکانتدا چ دەبێ ئەگەر وەڵامی یارمەتیدانی ئەو کەسە بدەیتەوە و نەخشەکانی خۆت ڕابگری یان دوایان بخەی؟ ئایا لەو حاڵەتەدا دەبیتە هاوڕێیەکی چاک یان دەبیتە قوربانی؟ جاری وایە بڕیاردان کارێکی زۆر سەختە کە ئایا نیاز و خواستی خۆت بکەوێتە پێش یان دوای نیاز و خواستی کەسانی تر. هەلو مەرجەکانی جیاوازن، بەڵام جەرەیانێک هەیە تۆ دەتوانی سوودی لێوەربگری. بەڕاستی بڕیاری ئەوە بدە کە تا چ ڕادێک لە یارمەتیدانی کەسانی تر بەرەو پێش بچیت یان بە واتایەکی دیکە ئەو جێگەیەی کە تۆ هێڵەکانی خۆت بەسەر زیخەڵاندا دەکێشیت. دڵنیابە کە تۆ بە باشترین ئەگەری هۆیەکانی خۆت کار دەکەیت و نەبە و مەبەستە کە ببیتە قوربانی. هەست و هەڵوو مەرجەکانی خۆت دەورە بکەوە واتە پێیدا بچۆرەوە و ئەگەر بەڵێ بڵێیت بەڵام ئەزموونی تۆ ئەزموونی ترس، تووڕەیی، هەڕەشە، ڕەنجان، بێتاقەتی، بێچارەیی و واستی بڕوا بەخۆبوونی نزمە. بۆیە ئەمە ئەو کاتەیە کە تۆ دەبێ هێڵێکی نوێ بەسەر زیخەڵاندا بکێشی، هێڵێکی نوێ سنووری بکێشە. من تا ئێرە دەتوانم بێم نەک زیاتر. لەگەڵ ئەوەیدا دەڵێی نا، هێشتا دەتوانی هاوڕێیەکی چاک بیت. بە دوای ئەزموونێکی نوێدا بڕۆ. کارێکی جیاواز ئەنجام بدە، کارێک کە پێشتر ئەنجامت نەداوە.
بڕۆ ڤیستیفاڵێکی مۆزیک و گوێ بۆ مۆسیقا و گۆرانی ڕادێرە کارێک کە بۆ تۆ نوێیە. لە خولێکی هونەری سیرامیک بەشداری بکە، شتی خاو و نەکوڵاو خۆ. خۆت فێرە زمانێکی نوێ بکە. بچۆ دیدەنی شوێنێکە کە پێشتر نەتدیوە ئەگەرەکان زۆر. کاتێک ئێمە بۆ یەکەم جار کارێک ئەنجام دەدەین گۆڕانکاریەک لە وزە بە خەرجدان تاقی دەکەینەوە و شتێکی نوێش بۆ خۆمان فێر دەبین. بە دووداچوونی شتێکی نوێ بە هەستی سروشتی گەڕان و دۆزینەوە و ئارزوەکانمان گڕوتینێکی تر دەبەخشێ. منداڵ ئارەزووی سروشتی بە دۆزینەوەی شتی تازە هەیە. ئەوان زۆر چالاکانە بە دوای ئەنجامدانی کاری نوێدا دەڕۆن و ئەمە ڕێگایەکە کە لەبارەی دنیای دەوروبەریان شت فێر دەبن. بەداخەوە ئاوها کە ئێمە نەشونما دەکەین و گەورەتر دەبین و ئەو حەز و ئارزووە لەدەست دەدەین و ئاستی نزمی بڕوا بەخۆبوونیش هیلاکی و شەکەتی لەگەڵ خۆیدا دەهێنێ، حەز و ئارزوەکانتان دووبارە زیندوو بکەنەوە بەهۆی بە دووداچوونی ئەزموونێکی نوێ. گیانێکی سەرکێشانە بە ئەفراندن، گەشکەبوون و هەستی چاک لەبارەی خۆت و دەوروبەرت گڕوتین دەبەخشێ. پەیوەندیت بە سروشتەوە هەبێ. سروشت ئامێزێکی میهرەبانە بۆ جەستە و گیانی شەکەت و پەرێشان. زۆربەی ئێمە ژیانێکی بە خێرایی دەگوزەرێنین کە بە کۆمەڵێک کامێر و کەرەستەی تەکنەلۆژی مۆدێرن دەورە دراوە. شار و شارۆچکەکانی پڕاوپڕ لە دانیشتوان، بەرزبوونی ئاستی پیسبوونی ژینگە و شەقام و کۆڵانە پڕ لە ئۆتۆمبیلەکان. کێشە و گرفتێکی زۆری کۆمەڵایەتیان خوڵقاندووە. کاتێ ئاستی بڕوا بەخۆبوونمان بەرز بێ، دەروونێکی ئارام و ئاسوودەمان دەبێ. یەکێک لە هۆکارە فرەگرنگەکانیش بۆ ئارامی و ئاسوودەیی بەخشین بە زەین و دەروونمان چوونە ناوجیهانی سروشتە. پلانێک داڕێژە تا ئەگەر بۆ ماوەی چەند کاتژمێرێکیش بێ خۆتان لە جەنجاڵی شارەکان دەرباز بکەن و بچنە ناو باوەشی سروشتەوە. ئەگەر ئەمیشیان بۆ مەیسەر نەبێ، ئەوە ئەو ڕۆژانە چەند ساتێک لە نێو پارکێکی شارەکەتاندا پیاسە بکەن. کاتێک تەرخان بکەن بۆ وردبوونەوە لە سەیر و سەمەرەکانی سروشت. ڕەنگی ئاسمان، سەوزایی، چیمەنەکان، جوانی گوڵ و گوڵزار، ئاوازی باڵندەکان، بۆ چەند ساتێک ئارام بە و چێژ لە ئارامی و بێدەنگی وەرگرە. بۆ تازەکردنەوەی ڕۆح و حەسانەوەی لەشی ماندووت ئەمەیان باشترین ڕێگە چارێ. لەوانەیە دابەزینی ئاستی بڕوا بەخۆبوونت لە گەری هەوڵ و کۆشی یەکجار زۆرت بێ بۆ خۆگونجاندن لەگەڵ پاڵەپەستۆی ڕەوتی خێرای ژیانی مۆدێرن. لە پشوویەکی سروشتیدا چێژ لە شادیە سادەکان وەرگرە و خۆت و بڕوا بەخۆبوونت تازە بکەرەوە. کاتەکانت ڕێک بخە. ئەگەر ژیانێکی جەنجاڵت هەیە و کاتەکانی خۆت ڕێک نەخستووە، زوو یا درەنگ نوقمی نیوە کارێ بە سەروبەرەکانت دەبی و سرت لێت دەشێوێ. من کەسێک دەناسم کە خەوتنی کردوتە کێشەیەک بۆ خۆی، چونکە کاتی خۆی بە شێوەیەکی کاریگەر ڕێکی نەخستووە. ئەو کەسە خاوەنی سێ منداڵە و لە زۆربەی کاتەکانی خۆیدا کار دەکات و گێژ و وەڕ بووە. بەردەوام لە ئەنجامدانی ماندووبوونیدا لە خەو ڕادەچەڵەکێ و ئیتر ببڕای ببڕ خەو ناگەڕێتەوە چاوەکانی. هەرچەندە ئەو وردەبێتەوە لەو دڵەڕاوکێیە هەست پێکراوە و بەدەر لە کۆنتڕۆڵبوونی ژیانی خۆی و زۆربەی شەوەکان بە نیگەرانیەوە لەبارەی ئەو کارانەی کە دەبوایە ئەنجامیان بدا و یان بیری لە ئەنجامدانیان دەکردەوە سەری دەنایە سەرسەرین. ئەم کێشەیەش بە هەمان ئەندازە زیاتر پەرە دەسێنێ کە بەرپرسێتیمان زیاتر دەبێ. بەڵام جێگەی خۆشحاڵیە کە بۆ ئەم گرفتە ڕێگەچارەیەکی زۆر ئاسان لە بەردەستدا هەیە، ئەویش ڕێخستنی کاتەکانە. زیاتر سوودوەرگرتن لە کات پەیوەندی بەوە هەیە کە تۆ چەند نرخ و بەها بۆ کاتەکانت دادەنیت. ئەگەر کاتەکانت بەلاتەوە بایەخیان هەیە، ئەوە پێویستە ڕێکیان بخەیت. پرۆڤەی ڕێخستنی کات. یەکەم، با بەردەوام دەفتەرێکی بچووکی یادداشتت لەگەڵدا بێ، تیایدا لیستی ئەو کارانە بنووسە کە لە چ کاتێکا دەبێ ئەنجامیان بدەیت. دوو،
ناوە ناوە سەیرێکی لیستەکە بکە. 3. کارەکانت بەرنامەڕێژی بکە، ئەو کارانەی ئەنجامدانیان زۆر پێویست نییە بیانسڕەوە لە لیستەکەتدا. 4. واز لە خۆی دواخستنی کارەکانی ئەمڕۆ بۆ سبەی بێنە، یەکەم جار لە هەر ڕۆژێکدا ئەو کارانەی ئەنجامدانیان بەلاتەوە ناخۆشە ڕایان پەڕێنە. پشتگوێخستنی کارەکان ڕێز و پایەت لای خۆت و دەوروبەرەکەت کەم دەکاتەوە. 5. بەو کارانەی ناتوانی یان ناتەوێ ئەنجامیان بدەیت دەست بەجێ بڵێ نە. کاتی خۆت بە نیگەرانی و بیرکردنەوە لەبارەیانەوە بەفیڕۆ مەدە. 6. بەڕێخستنی کاتەکانت بە شێوەیەکی لەبار کات و ساتی ڤاڵایی واتە فەراغت دەبێ و ئەو کات و ساتانە بە کارکردن مەکوژە، سوودیان لێوەربگرە بۆ حەسانەوە. ئەگەر هاتوو وەک باسمان کرد کاتەکانی خۆت بە ڕێک و پێکی ڕێکخست، دیارە تۆ بۆ هەوڵ و کاتەکانت نرخ و بەها دادەنیت. بەم شێوەیە تۆ زیاتر ڕێز لە خۆت دەگری و بڕوا بە خۆبوونت بەرز دەبێتەوە و دەوروبەرت بە ڕێزێکی زیاتر هەڵس و کەوتت لەگەڵدا دەکەن. هەستەکانی خۆت تاقیب کەرەوە. هەستەکانی ئێمە زۆر گرنگن، بەڵام زۆر جار ئێمە بایەخیان پێ نادەین چونکە لەوەی خەڵکی لە بارەمانەوە دەڵێن دەترسین. ئایا تۆ تووشی ئەم حاڵەتە بوویتە؟ کۆمەلگاکەمان هانمان نادا بۆ دەربڕینی هەستەکانمان. پیاوان زیاتر لە ئافرەتان تووشی ئەم حاڵەتە دێن، چەند پیاو لە نزیکەوە دەناسی بتوانی بە ڕاشکاوی هەستی خۆی دەربڕێ. لەوانەیە تۆیش کەسێکی وا بناسی ئەوەندە هەستەکانی خۆی کپ کردووە و پشتگوێی خستووە ئیتر بەڕاستی بۆی ڕوون نییە هەستی هەیەیان نە. زۆر ئاساییە گەر لە مەڕاجعی فەرمانگەیەک پرسین چه هەستێکی هەیە، ئەوی زۆر ئاسایی وەڵام دەداتەوە نازانم. ئەوانەی لەگەڵ هەستەکانیاندا پەیوەندیان نییە لەگەڵ خۆیاندا ڕازگۆنین و لە ئەنجامدا بڕوا بەخۆبوونیان زۆر نزمە. پرۆڤە بە درێژایی ڕۆژ هەستەکانی خۆت تاقیب بکەرەوە بەو شێوەیە کە هەر شتێک بە خەیاڵدا هات و هاتەوە بیرت، بۆ چەند ساتێک ڕایگرە و لە خۆت پرسە ئێستا من هەست بە چی دەکەم. بەم شێوەیە هەرچەندە پرۆڤەی ئەم تەکنیکە بکەی، زیاتر و زیاتر لە هەستەکانی خۆت و ئاگادەیتەوە فێری ئەوە دەبیت بە دڵی خۆت گوێ لە شت بگریت. نەڕێگە و بەهۆی هەستەکانتەوە پێداویستیەکانت دیاری بکە، ئاوها ئاستی بڕوا بەخۆبوونت بەرز دەبێتەوە. دڵی خۆت بە هاوارکردن خاڵی بکە. ڕۆژێکی دژوار و ناخۆش بووە. هەمووان درەنگ لە خەو ڕابوون و تۆ ناچار بوویت مناڵەکان بە خێرایی بگەێنیتە قوتابخانە. درەنگ گەیشتیتە شوێنی کارەکەت و هاتەوە بیرت فایلێکی گرنگت لە ماڵەوە لە بیر چووە. دواتر ئۆتۆمبیلەکە شوێنێکی لە کارکردن دەوەستێت و دایەی مناڵەکەتان بە تەلەفۆن پێی ڕاگەیاندی ناتوانێ ئەم شەو مناڵەکە بەخێو بکات. ئەگەر زنجیرەیەک ڕوودا و دەست بخەنە ناودەستی یەک و حاڵەتێکی پڕ لە دڵەڕاوکێیان لە ژیانتدا هێنایەکایەوە، تۆ چۆن ڕوبەڕوویان دەبیتەوە. هەمومان دەزانین حاڵەتی دڵڕاوکێ و پەشۆکان چۆن حاڵەتێکە و بێگومان کە تووشی دەبین. لە وەزعێکی باش و لەبار دانین. ئەم حاڵەتە دەبێتە ئەگەری تەقینەوە و هەڵچوون. ئەم تەقینەوە و هەڵچوونەشت بەسەر کەسێکدا دەشکێتەوە کە هیچ ڕۆڵێکی لە هاتنەکایی دڵڕاوکێ و پەشۆکانتدا نەبووە. بەر لەوەی بگەیتە ڕادەی تەقینەوە ئەم پرۆڤەی خوارەوە ئەنجام بدە. بڕۆ شوێنێکی کپ و ئارام بدۆزەرەوە تا بۆت دەکرێت دەمت بکەرەوە و ماسوولکەی دەموچا و گەردن و سەرت گورج بکە، وا بکە هەموو جەستە و لەشت گورج بێ. دواتر پەنجەکانی دەستەکانت بکەرە مست و لە هەوادا ڕایان وەشێنە و پڕ بەدەنگت هاوار بکە. دواییش بە تەواوی پشوویەک بدە و دووبارە هەمان کاری پێشوو ئەنجام بدەرەوە. ئەوەندە و کارانە دووبارە بکەرەوە تا هەست بە چاکبوون دەکەی. لەوانەیە پێکەنینت بە خۆت بێت، وا بکە دڵڕاوکێ بە خێرایی لێت دوور بکەوێتەوە، چونکە دڵڕاوکێ و پەشۆکان و پەلە پروزێ وات لێ دەکات توانات لە بەئەستۆگرتنی بەرپرسیاری و ئاستی بڕوا بەخۆبوونت دابەزێ.
وشەی هەوڵدان بخەرە شوێنی وشەی ئەستەم. جارێکی تر ئەگەر ڕوبەڕووی گرفتێک بوویتەوە هەوڵی ئەوە بدە وەک فاکتەر و هۆکارێک بۆ کۆششی زیاتر سوودی لێوەربگری. نەکەوەی چارەسەرکردنی گرفتەکە بەکارێکی ئەستەم بزانی، چونکە زۆر لە ئێمە کاتێک گرفتاری کێشە و ئاستەنگێک دەبین تووشی دڵڕاوکێ و پەشۆکاوی دێین و ئەمە شوامان لێ دەکا بۆ چارەسەر دۆزینەوە بکەوینە زەحمەتەوە. بە توێڕوانینێکی تازەوە سەیری کێشەکانت بکە. تۆش کەسێکی کارا و بەهێزی و توانای ئەوەت هەیە بە ئاسانی زاڵ بیت بەسەر گرفتەکانتدا. لە باتی ئەوەی بڵێ من کێشەیەکم هەیە، بڵێ چۆن دەتوانم کێشەکەم چارەسەر بکەم. کاریگەری ئەو پەیوو شانەی بەکاریان دەبین بە سەردید و هەڵسەنگاندنماندا زۆرە. سمبولی چینیەکان بۆ قەیرانەکانیان هەمان سمبولی دەرفەت و شوێنگێ. چونکە هاتنە پێش و دروستبوونی کێشە و قەیران لە ژیاندا هۆکارێکی چاکە بۆ ئەوەی وەک دەرفەتێک بۆ تاقیکردنەوەی توانا و بۆ پێشکەوتنی ئاستی خۆمان سوودی لێوەربگرین. کاتێ پێی بەو ڕاستیە بین کە ئێمەش لەم جیهاندا کاریگەرێتیمان هەیە، چیتر هەست بە قوربانی بوون ناکەین و بڕوا بەخۆبوونمان گەشە دەکا. ڕۆژێک گوێ ڕادێرە. یەکێک لە ڕۆژەکانت بە شێوەیەکی نوێ تاقیب کەرەوە ڕۆژێک تەرخامکە تەنها بۆ گوێڕاداشتن بە ئاخافتنەکانی هەموو ئەو کەسانەی لەو ڕۆژەدا چاوت پێیان دەکەوێت. ئەم تاقیکردنەوەیە لەوانەیە زۆر شتت تێدا بگۆڕێ. لە بیرکردنی کاری گوێڕادێری ئاسانە، چونکە لە کۆمەلگای ئێمە لە ڕاستیدا گوێڕاداشتن بۆتە هونەرێکی مردوو. هەر کاتێ گوێ بۆ ئاخاوتنەکانی کەسێک شل بکەین لە ڕاستیدا ئەوە دەسەڵمێنین کە بایەخ بە کەسی بەرامبەرمان دەدەین کە خەریکی قسەکردنە بۆمان. ئەمە شەوە نیشان دەدا کە ئەومان خۆش دەوێت، وای لێ دەکا هەستێکی باشی تێدا بەدی بێ ئەندامانی خێزانت قسەی زۆریان هەیە بۆ گوتن. بۆیە دەبێت تۆش کاتێکی باشت تەرخان کردبێ بۆ گوێ شلکردن. هەموو ئەوانەی بەشداری لە ئاخافتنەکاندا دەکەن هەستێکی باشیان لەلا دروست دەبێ. ئەو کەسانەی گوێ بۆ ئاخاوتنەکانیان ڕادەگری هەست بە بەهاو ڕێز دەکەن. تۆش ئەوسا هەست بە باشیەک دەکەی لە دەروونتدا، ئەمەش دەبێتە هۆی دروستبوونی بڕوابەخۆبوونێکی زیاترت. هەر بۆیە ئێمە کەسانی تری شان دەدەین نرخ و ڕێزی خۆیان بزانن. هەروەها بە گوێڕاداشتن بۆ ئاخاوتنەکانی خەڵکانی تر ئێمە شتی زیاتر لەبارەی خۆمانەوە فێر دەبین، لەوانەیە ئارەزووی ئەوەت لەلا پەیدا بێ کە ڕۆژی ئاوها کە تەرخانت کرد بۆ گوێڕاداشتن دیسان دووبارەی کەیتەوە. کەسایەتی خۆت بنیاد بنێ. بڕوا بەخۆ نەبوون دەکرێ تووڕەمان بکات و دواتر نیشانە فیزیکیەکانی تووڕەبوون تاقیب بکەینەوە وەک ئارەقە دەردان، سەرئێشە، وێکهاتنەوەی ماسوولکەکان و هەست بە ناساغیکردن و لەرزین. تەنها هەستی نێگەتیڤ لە دەروونماندا دەوروژێنێ. لە ڕاستیدا زۆر گرنگە ئێمە بتوانین خۆمان لەو هەڵچوون و تووڕەبوونە ڕزگار بکەین تاکو بتوانین دووبارە بەرەولووتکە هەڵکشین. ڕێگایەک بۆ حەسانەوە و زاڵبوون بەسەرخۆدا ئەوەیە کە لەلایەنی فیزیکیەوە کەسایەتی خۆمان بنیاد بنین لەسەر بناغەیەکی پتە و پرۆڤە. ئاڕاستەی زەینی خۆت کە بەرەو دڵە ڕاوکێ دەتبات بگۆڕە، هەناسەت کۆنتڕۆڵ بکە و تا دەتوانی هێور بە تا ئەو کاتەی ئارامیە شڵەژاوەکەت دەگەڕێتەوە دۆخی جارانی. بە جۆرێک دابنیشە کە پشتت قیت و ڕاست بێت و بنە پێیەکانت بە تەواوی بکەونە سەر عەردی ژوورەکە. چاوەکانت بنووقێنە و وابزانە پێیەکانت لەگەڵ نێوەندی گۆی زەویدا بەسراونەتەوە. هەندێک وا دەزانن کەوا بەند و زنجیری پۆڵایین لە بنی پێیانەوە بەرەو نێوەڕاستی زەوی دەکشێ. هەندێک ئەو ڕەگ و ڕیشانە دەبینن کە ئەوان بەیەکەوە دەبەستێتەوە. تۆش لە هەر خەیاڵێک کە دێتە ناو زەینت سوود وەربگرە. هەناسەی قوڵ هەڵمژە و زەی ڕاکێشی زەوی لە سکتەوە بەرەو پێیەکانت و دواتر پەیوەندی و پەستانی بە زەویەوە هەست پێ بکە.
هەر کات هەمووانت ئەنجامدا بەهێمنی چاوەکانت بکەوە و بگەڕێوە نێو ژوورەکەت. ئێمە گیانلەبەرانی سەر ئەم زەویەین و ڕەگ و ڕیشەمان لەژێر ئەم خاکەدایە. جاری وا هەیە ئێمە سەرچاوی خۆمان لەبیر دەکەین، بۆیە تووڕە دەبین و هەڵدەچین و نیگەرانی دامان دەگرێ و دەترسین. زەوی بەردەوام دەمان پارێزێ، ئەوە ئێمەین پێویستە پەیوەندی لەگەڵدا ساز بکەین. لێگەڕێ با شتێک ڕووبدات. چ جیاوازیەک هەیە لە نێوان ئەو کەسانەی لێدەگەڕێن شتێک ڕووبدات و ئەو کەسانەی چاوەڕێ دەبن تا شتێک ڕووبدات. بۆ کەسێک دەتوانێت هەلومەرجی تازە بۆ خۆی بێنێتە کایەوە، کەسی واشەیە بەردەوام دەبێتە قوربانی هەلومەرجەکان. جیاوازی لە نێوانیاندا لە وەرگرتنی بڕیارە. تۆ لە بڕیارداندا هەست بە چی دەکەیت؟ تۆ لە بڕیارداندا خۆت لە کامێک لە خاڵەکانی خوارەوەدا دەبینیەوە. باش مامناوەندی لاواز هەر ناتوانی بڕیار بدەیت. کاتێک ئێمە لە بڕوا بەخۆبووندا لاواز بین، زۆر ئەستەم دەبێ پشت بە دادوەری خۆمان ببەستین. بۆ ئەوەی هەر کاتێ بڕیارتدا بتوانی کردەوەی پێ بکەی، شێوازێک هەیە بە ناوی IDA، بەپێی ئەم شێوازە دەتوانی کار بکەی. ئەویش ئەمەی خوارەوە دەگەێنێ: کردەوە، بڕیار، مەبەست واتە ئارەزوو. تۆ هەرگیز ناتوانی کردەوە بکەی ئەگەر نەتوانی بڕیار بدەی. هەروەها ناتوانی بڕیار بدەی ئەگەر نەزانی دەتەوێت چ شتێک ڕووبدات. بۆ دۆزینەوەی مەبەست و ئارەزووت ئەمە لە خۆت پرسە دەمەوێ چ شتێک ڕووبدات. وەڵامەکانی خۆت بنووسە و بڕیار بدە هەڵسوکەوتت بە پێی مەبەستەکەت بگۆڕی. بۆ ئەوەی نەبیتە قوربانی ژیان و چاوەڕێ بکەی هەلومەرجەکان بە سوودی تۆ بگۆڕدرێن، دەبێ هەوڵ بدەی خۆتویست و ئارزوەکانت بناسی و بڕیاری بۆ بدەی و بەکردەوە. هەلومەرجەکان لە بەرژەوەندی خۆتدا بگۆڕی، بۆیە دەبێ لێگەڕێی شتێک ڕووبدات. سەیری ناو ئاوێنە بکە. بەقووڵی سەیری ناو چاوەکانی خۆت بکە و بە خۆت بڵێ: چەند خۆت خۆش دەوێ و چەند نرخی خۆت دەزانی. تۆ دەبێ لە ناوی خۆت سوود وەربگری. من ناوی خۆم خۆش دەوێ و نرخی خۆشم دەزانم. لە کاتێکدا لە ناو ئاوێنەکەدا سەیری خۆت دەکەی، ڕستەی سەرەوە بەردەوام دووبارە بکەرەوە، ئەوەندە بیڵێوە تا لە ناو مێشکدا جێگیر دەبێ. لە ڕاستیدا ئەمە بەهێزترین و کاریگەرترین ڕێگایە بۆ بەدیهێنانی تێڕوانینێکی گەشببینیانە و ئیجابی لەبارەی خۆتەوە. ئەگەر ئەم کارت پێ زەحمەتە لە بەرامبەر ئاوێنەدا بوەستی، 20 جار لەسەر لاپەڕەیەک بینووسەوە. ئەوجا لاپەڕە هەڵدەوە و لەودی و بنووسە ئەم جۆرە بیرکردنەوەیە گەمژانەیە، ئەمە هەرگیز کاریگەر نابێ. من شایانی خۆشەویستی نیم، ئەم کارە لەگەڵ ئاوێنەدا کاریگەرتر دەبێ. تۆ دەتوانی لە ئاوێنە بۆ هەموو ئایدیا ئیجابیەکانت سوود وەربگری. ئاوێنە خێراتر و وزەکانت وەجوڵە دەخات ئەگەر تۆ بەڕاستی دەتەوێ بڕوا بەخۆبوونت بەرزکەیتەوە و ئەمە ئامانج و مەبەستی تۆیە لە بەکارگیری ئەو ڕەوشەی سەرەوە دڵنیابە. چەند جوڵەیەکی وەرزش ئەنجام بدە. دەزانم ئەمە خاڵێکە کەمتر لە خاڵەکانی تر حەزی پێ دەکەی. لەوانەیە تۆ خاڵەکانی پێشووترت هەموو خوێن بێتەوە و ئەمەیانت بۆ دوایین خاڵ هەڵگرت بێ. لەگەڵەوەشدا جوڵە ڕێک و پێکە وەرزشیەکان نیشانەی بڕوا بەخۆبوونێکی زۆرە و یەکێکە لە ئاسانترینە و ڕێگایانەی بڕوا بەخۆبوونی ئێمە لەبارەی تواناکانی جەستەییمان پێدەبەخشێ. ئایا لە دوای ئەنجامدانی چەند جوڵەیەکی سووکی وەرزشی هەستێکی باشترت لەلا دروست نابێ؟ ئاگادار بە من پێشنیاری جوڵە قورسە وەرزشیەکانی هەفتەی 2 جار یان پیادەڕۆیی 5 کیلۆمەتری لە ڕۆژێکدا یان مەلەکردنی ڕۆژانە بە مەودای زۆر یان هەر کاتێکی دژوار یان هەر کارێکی دژوار و لە توانە بەدەرتان پێشکەش ناکەم. ئێمە لە ڕاستیدا وعدە و بەڵێنی سەیر دەدەینە یانەی لەش جوانی و کاتێک ناتوانین بەڵێنەکانمان بەجێبگێنین، هەستێکی خراپمان لە دەرووندا دروست دەبێ و بڕوا بەخۆبوونمان دادەبەزێ. بۆیە وەرن بە ئارمانجەکانمان عاقڵانە هەڵبژێرین، چونکە لە دەستپێکدا هەستی ئێمە بۆ بەدەستهێنانی هەر شتێک لەوانەیە وزەبەخشێک بێ بۆ هەنگاونان بەرەو گەیشتن پێی.
لە هەفتەی داهاتوودا بە پرۆگرامی سێخولەکی دەست پێ بکە ئەگەر لە پرۆڤە وەرزشیەکان ڕانەهاتوین لە پرۆڤە بچووکەکانەوە دەست پێ بکە وەک پیادە ڕۆیی مەودای کەم لە باتی سەیارە لێخوڕین یان سواربوونی پاس. هەروەها ئەو جۆرە پرۆڤانە لە لایەنەکانی ژینگەیی جەماوەری کەم مەسرەفی سوودیان بۆت هەیە. دەستکەوتە بچووکەکان وەکار و ئارزۆکانتان بۆ زیاتر چالاکی ڕێکوپێکی جەستەیی پەرە پێدەدات و هەر کاتێک گەیشتیە ئەو ڕادەیی چێژ لەو کارە تازانت وەربگری ئیتر خۆت دەستبەرداریان نابیت. لە کەسێک خۆش بە. لێخۆشبوون و لێبوردن حاڵەتێکە بڕوابەخۆبوون بەرز دەکاتەوە بە پێچەوانەش بڕوابەخۆبوون دادەبەزێنێ. لێبوردن وەکارێکە زۆر بەهێزە بۆ بەرزکردنەوەی هەستی بڕوابەخۆبوون کاتێک کە یەکەم جار بە خەڵکێک پێشنیار دەکەم لەو کەسانە ببوورن و لێیان خۆش بن کە ناخۆشیەک لە نێوانیاندا هەیە ئەوان دەڵێن لە پاش ئەو هەمووی لەگەڵیداکردم بۆ دەبێ لێی خۆش بم. لێبوردن بەو معنایە نییە و وا بیر بکەینەوە کە خەڵکانێک کەرچی بیانەوێ بەسەرمان بێن و ئێمە لێیان ببورین. ئەگەر من نەتوانم لە تۆ خۆش بم شێوە بیرکردنەوە تووڕەکەی من لەگەڵ تۆدا پەیوەندی هەیە هەروەک خۆی دەمێنێتەوە. تۆ بۆتەیە 1000 کیلۆمەتر دوورتر لە من بژیت بەڵام مەگەر بڕیاروا بێ هەر کارێکی ئەنجامی دەدەم هەر بیرکردنەوە لە تۆ و تێکدان و سەراوێشکردنی هەستەکانی خۆم بێ کەوا بێ لە ڕاستیدا من لەگەڵ تۆدا دەژیم. ئەمەش دەبێتە هۆکاری ئەوەی ئێمە هەموو ژیانمان بکەینە دیلی ڕخ و کینەی کەسێک یان کەسانێک لەوانەیە هیچ کاتێک چاومان پێی نەکەوێ یان لەوانەیە ئەو هەستەمان بەرامبەر کەسێکی مردوو هەبێ. ئەمەیان بە هیچ شێوەیەک نائاسایی نییە. ئایا کەسێکی وا هەیە لێخۆشبوونی بەلاتەوە ئەوەندە ئەستەم بێ؟ ئەگەر هەیە لە خۆت پرسە لەوەیان کە لێی خۆش نەبیت شتێکت پێدەبڕێ. تۆ لە ئەنجامی لێخۆش نەبوونت پەیوەندیەکی بەردەوامت لەگەڵی دادەمێنێ ئەویش لە ڕێگەی لێک تووڕەبوونەوە. ئایا بەڕاستی ئەو کارێت تۆ دەتەوێ؟ لێبوردنیش بە معنای چاوپۆشین نییە. بگرە بە پێچەوانەیە. بەر لەوەی وابکەی ئەو تاڵەموەی ئێوە بە تووڕەییەوە بەیەکەوە دەبەستێتەوە بپچڕێ تۆ دەبێ بزانی ئەوە شتێکە سەخڵەتت دەکات و بۆ پاشان پێویستیت بەوە هەیە بە شێوەیەکی ڕوون بیدرکێنی. بۆیە کاتێک کە توانیت کەسێک بەخشی کە لێک تووڕەبوون ئێوەی بەیەکەوە بەستوتەوە تۆ خۆت ئازاد کردووە چۆن دەتوانی بڕوا بە خۆبوونێکی بەهێزت هەبێ لە کاتێکدا لە کەسێک بێزار و تووڕیت. چاوەڕێی باشترین بە. بیرکردنەوەی ئێمە زۆر بەهێزە. بە گۆڕینی ئەندێشە و بیرکردنەوەمان دەتوانین ژیانمان لە ڕووی چۆنیەتیەوە بگۆڕین. ئێمە دەتوانین بڕوا بە خۆبوونمان بەرزڕاگرین یان دایبەزێنین. ئەمەیان چۆن دەکرێت؟ ڕۆژێک بێنە بەرچاوی خۆت کە بە ورەیەکی نزم و بڕوا بە خۆبوونێکی لاواز لە خەو هەڵدەستیت. هەر خۆت لەگەڵ خۆتدا بیر دەکەیتەوە وا پێدەچێ ئەمڕۆ ڕۆژێکی ناخۆش بێ. ڕۆژەکەش وا دەست پێ دەکەی چاوەڕوان ناخۆشترین ڕۆژ بێ لە ژیانتدا. هەرواشی لێدێ. هەر لە خۆتەوە هەست بە چارەگرژی و بێزەوقی دەکەی. کێ لە حاڵەتێکی وادا و توێژ و قسەت لەگەڵدا دەکات؟ ئەگەر هەلوو دەرفەتێکی باشیشت لەو ڕۆژەدا بۆ بێتە پێش تۆ لە دەستی دەدەیت. چونکە چاوەڕێی ناکەیت و کەسیش خۆی ناخاتە زەحمەتەوە پێشنیارێکی باشت پێشکەش بکات. ڕۆژێکی تر دەست پێ بکە تۆ لە حاڵەتێکە بڕوا بە خۆبوونێکی کەمت هەیە لە خەو هەڵدەستی. بەڵام دەزانی چۆن دەکرێ و حاڵەتە بگۆڕی. من بڕوا بە خۆبوونێکی کەمم هەیە بەڵام دەزانم ئەمڕۆ ڕۆژێکی خۆش و باش دەبێ. هەرواش دەبێ. بە دڵنیاییەوە لە جاری یەکەمت باشتر دەبێ. بزەیەک دەخەیتە سەر لێوت و هەوڵ دەدەی ورەت بەرزڕاگری و خەڵکانی دەوروبەرت بە پێی ورە و نەخشەی ڕوخسارت مامەڵەت لەگەڵدا دەکەن. تۆ چاوەڕێی شتی باشتر دەکەی. بۆیە هەر کاتێک ئەو دەرفەتە زێڕینت بۆ هات زوو دەیناسیتەوە و بە پیرەوە دەچیت. بیرکردنەوەیەکی سلبی و نێگەتیڤ خەڵکی ڕەشبین و ڕووداوی ناخۆش ڕادەکێشنە ناو ژیانت. چاوەڕێی خراپترین شت بکە دێتە پێشت. تۆ دەیسەلمێنی چاوەڕوانیەکانت ڕاست دەردەچن.
بینیت گوتم ڕۆژێکی ناخۆشم دەبێ و وای لێ هات. گەشببینی بە دووادا دێت و چاوەڕێی باشترین شت بکە دێتە سەر ڕێگەت. سبەی کە لە خەو هەڵدەستی بە خۆت بڵێ دەزانم ئەمڕۆ ڕۆژێکی باش دەبێ. تاقیبکەوە و بە درێژایی ڕۆژ چاوەڕێی شت و ڕووداوی خۆش بکە و بزانە چۆن دەبێ. بە قوڵی هەناسە بکێشە. هەناساڵکێشانی قوڵ یارمەتیت دەدا لە هەموو بارودۆخێکدا ئارامی و ئاسوودەیت زیاتر بکەیت. بە شێوەیەکی کردەکی چۆنیەتی هەناساڵکێشانمان لەسەر چۆنیەتی ئەندێشە و بیرکردنەوە و هەست و کارکردنمان کاریگەر دەبێ. زۆربەی ئێمە لە هەر خولەکێکدا 12 تا 18 جار هەناسە وەردەگرین. ئەگەر تۆ بۆت بکرێ و ڕێژەیە بۆ 8 جار یان کەمتر دابەزێنی، ئەم کارە بە شێوەیەکی ئۆتۆماتیکی هەستی ڕێز لە خۆگرتن و زاڵبوون بەسەر خۆتدا بەرز دەکاتەوە. پرۆڤە هەناسە هەڵمژینی قوڵ. یەکەم، قید لەسەر لێواری کورسیەکدا بنیشە و بنیپێیەکانت تەخت بکە لەگەڵ عەردە. دەستەکانت لەسەر بەشی خوارەوەی سکت و بە شێوەیەک دابنێ هەر دەستێکت لە لایەکی سکت بێ و پشتی دەستەکانت بکەونە سەرڕانەکانت. دووەم، هەناسەی درێژ بدەرە دەرەوە و سکت لە هەوا خاڵی بکە بۆ ماوەی چەند چرکەیەک. سێەم، بەدەمی داخرا و بە ئارامی هەناسە هەڵمژە و هەست بە پڕ بابوونی بەشی خوارەوەی سکت لە بن دەستەکانتدا بکە و وا بێنە بەرچاوت شیشڵدانێکی ڕەنگاوڕەنگ دەبینی کە وردە وردە پڕ دەبێ لە هەوا. شیشڵدانەکەت پڕ بکە لە هەوا و بۆ چەند چرکەیەک ڕابگرە. چوارەم، بە ئارامی هەواکە بدەرە دەرەوە و خاڵی بوونەکە هەست پێ بکە تا ئەو کاتەی سکت ڕاست دەبێ. پێنج، دووبارەیان بکەرەوە. هەناساڵمژینی ئارام و لەسەرخۆ ئاسوودەیی بە خۆت و ئۆکسجین بە سیستەمی لەشت دەبەخشێ. ژەهراوی بوون لە جەستەتدا لە نێو دەبات. لێدانی دڵ و ڕێژەی کۆلسترۆلی خوێن دادەبەزێنێ. هەروەها ئاستی بڕوا بەخۆبوونت بەرز دەکاتەوە. تاقی بکەوە. تۆ دەتوانی ئەم کارە لە کاتێکدا بکەی کە لەسەر کورسیەکەی خۆت لە کاتی دەوامە دانیشتویت. شتێک دروست بکە. هەر کاتێک بڕوا بەخۆبوونمان دابەزێتە ئاستێکی نزم، حەز و ئارزوەکانمان لە ژیاندا لەدەست دەدەین. وا پێدەچێ هیچ کارێک ئەوەندە نەهێنێ بۆ ئەنجامدانی خۆت بخەیتە زەحمەتەوە و ئێمە لە حاڵەتی وادا هەست بەسستی و خاوبوونەوە دەکەین. حەز و ئارزوەکانتان بوروژێنن، وا بکەن بە دروستکردنی شتێک هێزی ئەفراندن و داهێنانتان بە جوڵە بکەوێ. بە پرۆژەیەکی هەرچەندە بچووکیش بێ دەست پێ بکە و هەنگاو بەرەو پێش بنێ و داهێنەر بە. بۆ نمونە، کێکێک دروست بکە و بە جوانی بیڕازێنەوە. خواردنی تایبەتی دروست بکە. شتێک بچێنە. هەر کارێکی پەیوەندی بە باخچەکاریەوە هەبێ ئەنجامی بدە. گوڵەکانی حەوشەیان باخچەکەت ڕێک و جوان بکە. هەر کارێکی دەستی کە لە تواناتدا هەیە بیکە. گوڵچنین، درومان هەتا دوایی. نامەیەک بنووسە بۆ کەسێک کە خۆشت دەوێ. دیوار یان ژوورێک یان تابلۆیەک ڕنگ و بۆیە بکە. ڕێگای زۆر هەیە کە ئێماڵقەی خۆ بەکەم زانین بپچڕێنین. هۆکاری زۆرن زۆر بەجێ و سەمەرەیە کە ئێمە خۆمان بۆ داهێنان هان بدەین. حەز و خۆشەویستیمان بۆ ژیان دەژێتەوە لە دەروونماندا. پرۆژەیەکی بەسوود یارمەتیدەرە بۆ ئارامی مێشک. هەستی ڕێز لە خۆگرتنیش دەگەڕێتەوە دەروونمان. تاقی بکەرەوە، بەڕاستی چارەسەرێکی بێوێنێ. لەگەڵ خۆتە ڕازگۆ بە. جاری وا هەیە ئێمە لەگەڵ خۆماندا بە تەواوی ڕازگۆ نین. ڕەنگە قبوڵکردنی ڕاستی بەلامانەوە ئەستەم بێ، بۆیە نکوڵی لێ دەکەین. لەوانەیە ئێمە کارێک ئەنجام بدەین کە ئەس دەکەین دەبێ ئەنجامی بدەین کەچی دەزانین کارەکە دروست نییە. لەوانەشە کارێک ئەنجام بدەین کە لە ڕاستیدا حەز بە ئەنجامدانی نەکەین. بۆیە پێویست ناکە هەوڵی بێسوود بدەین. لە هەر بڕگەیەک لە ژیانتدا ئەگەر هەستت بە نائاسوودەیی دەکەیت، بگەڕێوە ناوەی خۆت و لە نزیکەوە هۆکارە پاڵپێوەنەرەکانی خۆت تاقی بکەرەوە. ئەم پرسیارانەی خوارەوە لە خۆت بکە. ئایا لەگەڵ خۆمدا ڕازگۆم؟
ئەگەر ڕازگۆنیم لەگەڵ خۆمدا بۆ ئایا دەمەوێ کەسێک دڵخۆش بکەم؟ ئەگەر مەبەستێکی وام هەیە بۆ ئایا دەترسێم بەو کەسە بڵێم نە؟ ئەگەر بمەوێ لەسەر پێیەکانی خۆم بوەستم و پشت بە خۆم بەستم و ئەو کارە ئەنجام بدەم کە خۆم دەمەوێ ئەنجامی بدەم چی دەبێ و چیم بۆ ڕوودەدا؟ ئەوەی دەمەوێ ئەنجامی بدەم چییە؟ ئەگەر لەسەر بنەمای درۆکردن بژین بەردەوام تووشی خۆ بەکەنزانین دەبین. بەردەوام لەگەڵ خۆتا ڕووڕاست و ڕاستگۆ بە تا بڕوا بەخۆبوونت هەر لە بەرز بوونەوەدا بێ. سەرنج بدە زمانی ئەندامەکانی لەشت. زمانی ئەندامانی لەشمان ڕەنگدانەوەی هەستەکانمانن. ئەگەر هەست بە خۆ بەکەمزانین بکەین شانەکانمان سست و شۆڕ دەبنەوە یان خۆمان لە چاوی خەڵکی و ئاماژەکانی تری جەستەیی کە پەیوەندی بە خەڵکی ترەوە هەیە لا دەدەین. ئەو حاڵەتە جەستەییانەمان بەڕوونی بە دەوروبەر دەڵێن کە هەستی ئێمە لەبارەی خۆمانەوە چۆنە. ئەگەر بێت و ئێمە پەیامە جەستەییەکانی خۆمان بە شێوەیەک بگۆڕین کە زیاتر ئیجابی بێنە بەرچاو هەست بە بڕوا بەخۆبوونێکی پتر دەکەین. ئەگەر هات و هەستان بە خۆ بەکەمزانین کرد ڕاست دابنیشە و شانەکانتان بەرز ڕاگرن و بڕوانە ناوچاوی بەرامبەرتان. ئەم گۆڕانە فیزیکیە بە تەنهایی دەتوانێت دەستپێکێک بێ بۆ نەمانی هەموو حاڵەتە خراپ و سلبیەکانتان. هەروەها ئاماژە جەستەییەکانت بگۆڕە تا ڕوون بێتەوە کە تۆ بۆ پەیوەندی سازکردن لەگەڵ دەوروبەردا ئامادەیت. بزە لەسەر لێوتان بێ بەم ڕواڵەتە نوێ و گەشە بێگومان تۆ گەشببینی تر دەکەویە بەرچاوان. هەروە کە هەستکردن بە خۆ بەکەمزانین لە زمانی ئەندامانی لەشمان ڕەنگ دەداتەوە هەستی بڕوا بەخۆبوونیشمان ڕەنگ دەداتەوە. ئەگەر ئێمە ڕواڵەتێکی گەش و شادمان هەبێ هەست بە شادمانیەکی زیاتر دەکەین و خەڵکی دەوروبەریشمان بە پێی ئەو گەشی و شادمانیە هەڵس و کەوتمان لەگەڵدا دەکەن. پلانی کارکردنی خۆت بنووسە. ئامانجەکانت هەرچیەکی هەبن تۆ دەتوانی بە نووسین نەخشە و ئەنجامدانیان نزیکتر بکەیتەوە. کاتێک ئێمە ئامانجەکانمان دەخەینە سەر کاغەز ئەوە نیشانەی ئەو ڕاستیەیە کە ئێمە زۆر جددین. ئامانجێکی کورت هەڵبژێرە و بەرنامەی کارکردنەکەت لە پێناویدا دابڕێژە تیایدا شیکردنەوەیەکی تێدا بێ کە تۆ چۆن و بە چ ڕێگایەک دەتەوێ بەو ئامانجە بگەیت و پاشان پلانەکەت بخەرە قاڵبی کردەکیەوە. کاتێ ئامانجێک دەستنیشان دەکەیت و نەخشە و پلانی بۆ دادەڕێژیت و ئەنجامی دەدەیت هەستی پشت بەخۆ بەستن و بڕوا بەخۆبوونت بەرز دەبێتەوە. جاری وایە پلانەکە سەرکەوتوو نابێ و تۆ ناچار دەبێ گۆڕانکاریەک لە نەخشەکەدا بکەیت. ئەمەیان گرنگ نییە. خودی نەخشەدانانەکەت بۆ کارکردن لە پێناو گەیشتن بە ئامانجێک بەڵگەی ڕاستی بوون و جددی بوونی تۆیە. ئەمەش هەستێکی زۆر وزەبەخشە. پرۆڤە. لاپەڕەیەک دابەش بکەرە سەرپێنجتون بەم شێوەیەی خوارەوە. مەبەست، ڕەوش، پێویستی، ماوە، گۆڕانکاری. مەبەست ئامانجەکەت تیایدا بنووسە دەمەوێ. ڕەوش بڕیار بدە چه هەنگاوێک دەبێ بنیت بە زنجیرە و ڕێک بیان نووسە. پێویستی ئەو سەرچاوانەی پێویستیت پێ هەیە بە شێوەی لیستێک بیان نووسە وەک یارمەتی و هاوکاری، ئامۆژگاری و ڕێنمایی، پارە، پشتگیریکردنی ماڵەوە. لیستەکە لەوانەیە بە تێپەڕبوونی کات گۆڕانکاری بەسەردا بێ. ماوەیەکی گونجاو بۆ خۆتدا بنێ بەروار و کاتی دیاریکراو بۆ بەرەو پێشچوونی کارەکانت لە بەرچاو بگرە. گۆڕانکاری هەر گۆڕانکاریەک پێویست بوو یادداشتی بکە. ئەمەیان ستونێکی گرنگە و کاریگەر دەبێ بەسەر نەخشە و پلانی کارەکەت. ئامادەی ئەوە بە نەخشەی کارکردنت هەموو گۆڕانکاریە گوەربگرێ تا تۆ بتوانی بە ئازادی و بیرێکی داهێنەرانەوە گۆڕانکاریەکان ئەنجام بدەیت لە بری ئەوەی لەگەڵ هاتنە پێشی یەکەم لەمپەر بکەویە سەر عەرد و توانای هەستانەوەت نەبێ. پلانەکانی کورت و کردنی مرۆڤ ڕێنمایی و پەلکێش دەکا بۆ زیاتر بڕوا بەخۆبوون و پشت بەخۆ بەستن و بۆ پلان و کاری گەورەتر. بە باشە لەبارەی خەڵکیەوە بدوێن.
کاتێک ئێمە بە خراپ و ناشایستە لەبارەی خەڵکیەوە دەدوێین، ئەو ڕەوشە ڕاستەقینەی لەبارەی خۆمانەوە هەستی پێدەکەین دەیگۆڕین. ئایا هیچ کاتێک گوێت ڕادێراوە بۆ ئەو کەسانەی لە مەڕخەڵکی دیکەوە پروپاگەندە و قسەی نابەجێ بڵاو دەکەنەوە لەبارەی کەسێک کە پروپاگەندە دژی کەسانی تر بڵاو دەکاتەوە هەست بە چی دەکەیت؟ ئایا هەست بە ئاسوودەیی دەکەی لەگەڵ ئەو کەسەی لە پشتملەوە باسی خەڵکی بە خراپە دەکات؟ ئایا دەتوانی پشت بە کەسانی لەو جۆرە بەستیت و ئایا ئەوانە دەبنە هەڤاڵ و هاوڕێی چاک؟ ئەگەر هاتوو تۆش لەبارەی دەوروبەری خۆتەوە بە خراپە دوایت ئاگادار بە لەوەی چ کارێک دەکەیت. ئایا ئەو قسانەی دەیکەی پێویستە؟ ئایا گۆڕانکاری باشتری لێ دەکەوێتەوە؟ ئەگەر نا، دەست لەو جۆرە هەڵسوکەوتە هەڵگرە، ئەوەی لەبارەی ئەو جۆرە کەسانەوە هەستی پێدەکەی لەبیرت بێ باشە. ئەمەش هەر بە هەمان شێوە لەبارەی خۆتەوە هەست پێ دەکەی. ئەگەر دەست بە پروپاگەندە بڵاوکردنەوە بکەیت، ئەوە هەستێکی خراپ دێنیتە کایەوە و هەرگیز تۆ بەرەو گۆڕانکاریەکی بنیاتنەر ڕێنمایی ناکات. ئەوانەی لەبارەی خۆیانەوە هەستێکی ناپەسەند و خراپیانەیە هەر ئەو کەسانن لەبارەی خەڵکی دیکەوە قسە و قسەڵۆک بڵاو دەکەنەوە. ئەوانەش کە ڕێز لە خۆیان دەگرن بێگومان بە ڕێزەوە ناوی خەڵکی تر دێنن. بە دوای شتی باشدا بگەڕێ کە لەبارەی دەوروبەری خۆتەوە دەستت بکەوێ و لێوە بدوێ. ئەوسا دەزانی کە وزە و ڕێز لە خۆگرتن و پشت بە خۆبەستنت بەرز و بەرزتر دەبێتەوە. هەر کاتێ ویستت بڵێ نە. نا وشە و پەیوێکی زۆر بچووکە بەڵام وا دیارە بۆ ئێمەمانان هێنانە سەرزمانی ئەو وشەیە کێشەیەکی زۆر گەورەیە. جارێکیان خانمیە کاتە لام و گوتی 10 ساڵ بەسەر شوکردنیدا تێدەپەڕێت کەچی یەک جاریش نەیتوانیوە بە مێردەکەی بڵێنە. ئەو خانمە دەست بەسەر و قژداهێنانی بەلاوە ناخۆشە. یەکەم جاریش کە لەگەڵ ئەو پیاوەدا چاویان پێکەوت کە دواتر بۆ مێردی، پیاوەکە حەزی لێبوو دەست بە قژەکانی ئەو دابکێشێ و لێی پرسی بوو ئایا پێی خۆش ئەو کارە بکە. خانمیش لە وەڵامدا گوتبووی بەڵێ. لە کاتێکا هەستی ئەو خانمە پێچەوانەی وەڵامەکەی بوو، بەڵام هەر ویست بووی پیاوەکە خۆشحاڵ بکات. لە دوای سێمین مناڵیان ئەو خانمە هەستی ڕاستەقینەی خۆی لای مێردەکەی درکاند. مێردی سەری سوورما کە بۆ زووتر ئەو ڕاستەی پێ نەگوتووە. ئەگەر تۆ لە بەرامبەر پرسیارێکدا بڵێی بەڵێ لە کاتێکدا هەستی ڕاستەقینەی تۆ وایە بڵێنە، لە ڕاستیدا مەبەستە سەرکیەکەی خۆت شاردوتەوە و ئەو کارەیش بە خراپ کار دەکاتە سەرهەستی ڕێز لە خۆگرتنت. هەمومان لەسەر موشەیینە کێشەمان هەیە. ئەگەر هاتوو ئێمە بۆ ئەنجامدانی کارێک نەمانتوانی بڵین نە و خۆمان ناچار کرد بە ئەنجامدانی، ئەوە خۆمان تووشی حاڵەتێکی نائاسوودەی و تووڕەبوون کرد و بڕوا بە خۆبوونمان بە خێرایی دادەبەزێ. ئەوەندە وشەینە لەگەڵ خۆتا دووبارە بکەرەوە تاوای لێدێ گوتنی نە بەلاتەوە بێتە کارێکی ئاسایی. دواتر وەک پرۆڤەیەک ئەو کارە بێنە بەرچاوی خۆت کە ئەنجامدانیت پێخۆش نییە و وا بزانە بە شێوەیەکی ڕاستەقینە لە بەرامبەر کەسانی پەیوەندیدار بەو کارەوە ڕاوەستاویت و زۆر ئاسایی پێیان بڵێنە. لەوانەیە یەکەم جار کە دەڵێیت نە تووشی حاڵەتێکی ترس و دڵڕاوکێ بیت و ناچاری داوای لێبوردن بکەیت. بەڵام بە هەر حاڵ پیرۆزبایی لە خۆت بکە کە وشەکەت درکاند و دواتر لە لات ئاسایی دەبێ. هەر کاتێ وا هەست بکەی کە بوویتەتە قوربانی پشت بەخۆ بەستنت دادەبەزێتە ئاستێکی نزم و پێویستیت بەوە دەبێ بە کەسێک بڵێی نە. ئەوجا کە گوتت نە شانازی بە خۆتەوە دەکەی. هەست بە گوناهباری مەکە. هەستکردن بە گوناهباری بڕوا بەخۆبوون لە نێو دەبات، وەک تێزابێک چۆن شت دەسووتێنێت و لە نێو دەبات، ئاوهاش هەستی ڕێز لە خۆگرتن دەسڕێتەوە. ئافرەتان پەیوەندیەکی نزیکیان بە گوناهی نامعقوڵ هەیە، چونکە پرسیاری زۆر و سەیر مێشکیان دەخواتەوە، وەک ئەوەی دەڵێن دەبێ من دایکێکی باش بم، ئایا من هاوسەرێکی باشم، ئەگەر منیش کار نەکەم پارە و خەرجیمان کەم دەبێ، ئەگەر کار بکەم کاتێکی لە بەرمان نامێنێ تا زیاتر لەگەڵ منداڵەکان بچینە دەرەوەی ماڵ و
لەگەڵ ئەواندا کات بەسەر بەرم ئێمە لە ژێرباری قورسی گوناهدا دەچەمێنەوە و بێ ئەوەی هیچ سەرکەوتنێک بەدەست بێنین. لێرە بۆ ئەوێ هەڵدەبەزین و هەوڵ دەدەین بۆ هەموو کەسێک سوودبەخش بین. بەم جۆرە بڕوابەخۆبوونمان نزم و نزمتر دەبێتەوە ئەگەر تۆ وایت بۆ ساتێک ڕاوەستە. گوناه پشت بەخۆ بەستنت لە نێو دەبات، بۆیە دەبێ هەوڵ بدەی هەست بە گوناهکردن لە ژیانی خۆت بسڕیتەوە. پێوەرێکیش بۆ ئەم کارە لە ئارادا نییە. گوناه بە ڕێکەوت سەردانی کەس ناکە. منداڵان بۆ فێربوونی چەوتکاری خێراترن و بچووکترین نیشانەی کاری چەوت منداڵ بەرەو لای خۆی ڕادەکێشێ. مرۆڤە هەست نەکردن بە گوناه بار بوون. ڕستەیەکی چاک بسازە وەک ئەوەی من بەردەوام هەوڵی خۆم دەدەم بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ هەستکردن بە گوناهباری کە وەک بڵخی سەر ئاو وایە تا چیتر نێتەوە بەرچاوم. ئەوجا لێیگەڕێ با بڕوات و چیتریش بیری لێ مەکەوە. ئەوەتان لەبیر بێ ئەگەر ئەو دەرفەتەتان بە خۆتاندا هەست بە گوناهباری بکەن ئەوە بڕوا بەخۆبوونتان دادەبەزێ و ئەمەش تەنها دیاریەکە پێت دەبڕێ. پرۆڤەی هەست بە گوناهباری نەکردن درێژە پێبدە تا بۆ تاسان و ئاسانتر دەبێ و ژیانت بەرەو خۆشتر دەچێ. هاوسەنگی خۆت بپارێزە. هەر کات ئێمە بڕوا بەخۆبوونمان لە ئاستێکی بەرزدا بێ زەین جەستە گیان و هەستەکانمان حاڵەتێکی هاوسەنگیان دەبێ. ئەگەر بە هەر هۆیەک هاوسەنگیمان لە ژیاندا لەدەست بدەین ئەوە ناتوانین پشت دەخۆمان بەستین. بۆ نمونە ئەگەر بە درێژایی ڕۆژ بیرم لە نووسینی ئەم کتێبە کردەوە و فیکر و زەینم سەرقاڵ بکەم ئەوە شەو خەونێکی ئاسوودەم نابێ و لە ڕووی فیزیکیشەوە لە وەزعێکی لەباردا ناژیم. ئەگەر بە درێژایی ڕۆژیش کاتی خۆم بە وروژاندنی هەستەکانم لە مەڕچۆنیەتی نووسینی ئەم کتێبە کوشت ئەوە هەموو هەستەکانی خۆم خستۆتە چالاکیێکی بێهودە و بێسوود ماندویانم کردووە. ئەوە هیچ نووسین و هیچ کارێکیشم ئەنجام نەداوە. دیسان خەوێکی پەشۆکا و بێسەر و بەرم دەبێ و هەست بە ترس و تۆقاندن دەکەم. من دەتوانم ڕۆژەکەم بە پیاسەکردن ڕابێرم. ئەگەر پێویستم پێ هەبێ مەشقێکی چاکە بێ ئەوەی کاتێکی دیاریکراوی هەبێ. لەگەڵەوەشدا ئەگەر بە درێژایی ڕۆژەر پیاسەم کردبێ هیچ کارێکم ئەنجام نەداوە. نیگەران دەبم من ناتوانم چاودێری ئەوە بکەم نووسینی کتێبەکە لە کاتی خۆیدا کۆتایی پێبێ. بەڵام هەموو چالاکیەکان دەبێ پشتیوانی کردەکی لە پشت دابێ. ئێمە بۆ چالاکی زەینی فیزیکی هەستی و ڕۆحی خەڵق کراوین. ئەفراندن و بڕوا بەخۆبوونی بەرز پەیوەندی بە هاوسەنگی چالاکیەکانمان هەیە. ئەگەر هەست دەکەیت لە باشترین وەزعدانیت هاوسەنگبوون یان هاوسەنگ نەبوونی خۆت لە وەڵامدانەوەی چەند پرسیاری خوارەوە ببینە. ئەمڕۆ چەند چالاکی زەینیم هەیە. ئەمڕۆ چەند چالاکی فیزیکی واتە جەستەییم هەیە. ئەمڕۆ چەند لەگەڵ هەستەکانمدا لە پەیوەندیدا بووم. ئەمڕۆ چەند چالاکی ڕۆحیم هەیە. ئەو شوێنە دەستنیشان بکە کە ناهاوسەنگی تایە و بگەڕێوە سەر ئەم ڕێنماییانە و بە کارگێڕی ڕەوشەکان کە بەهۆیانەوە هاوسەنگی و پشت بەخۆ بەستنت دەگەڕێتەوە دۆخی ئاسایی خۆی. پشت بە تێڕوانینی خۆت ببەستە. کاتی ئێمە هەستێکی باشمان هەیە و بڕوا بەخۆبوونمان لە هەستێکی لەباردایە وزەکانمان هاوسەنگن، دڵ و زەینمان پێکەوە کار دەکەن و ئێمە لەگەڵ لۆژیک و تێڕوانینی خۆمان لە پەیوەندی داین. ئێمە فێرکراوین لۆژیکی بین و بۆ هەموو کارێک لە زەینمان سوود وەربگرین و دەشزانین زەین و مێشکی ئێمە هەموو پرسیارەکان وەڵام نادەنەوە. ژیان هەر تەنها ڕێڕەوێکی ئاقڵمەند نییە. تێڕوانین یان بینینی ناوەشمان تیایدا ڕۆڵی هەیە. ئایا تۆ دەتوانی بە تێڕوانینی خۆت پشت ببەستی؟ ئایا تۆ دەزانی تێڕوانین چییە و لەکوێ دەبێ بە دوایدا بگەڕیت؟ ئێوە سەرکارتان لەگەڵ تێڕوانینی خۆتاندا هەیە کاتێک بیر لە شتێک دەکەنەوە. دەزانی شتێک لە ئارادا هەیە و ڕاستە، تەنانەت ئەگەر لەبارەیەوە کەس شتێکی پێتان نەگوت بێ. هێزی بینینی ناوەتان زانیاری گرنگتان پێدەبەخشێ و لە ڕێگەی ویست و هەست و تیشکە دەرونیەکانتانەوە لەگەڵتانە دەدوێ.
ئایا ئەو کاتت لەبیرە کە تەنها دەتسانی کارێک دەبێ ئەنجام بدەیت، تەنها هەستێکی پوچ و بێبنەما بوو، بەڵام کارەکەت ئەنجامدا و باشیش دەرچوو. لێرەدا تێڕوانینی ناوەتان ڕۆڵی هەبووە. گوێڕادێرە بۆ پەیامی دەروونت کە پێت دەڵێ پشت بەخۆت بەستە. ئەوسا تۆ بەهێزتر و هاوسەنگتر دەبی و هەستی باوەڕ بەخۆبوون و ڕێزگرتن لە خۆت بەرزتر دەبێتەوە. لیستێک بۆ نرخاندن و پێزانین ئامادە بکە. ئەگەر تۆ خاوەن هەستێکی کزولاوازیت، شتێک بدۆزەرەوە هەرچەند بچووکیش بێ بۆ نرخاندن. لەوەیە تا چ ڕادەیە کەس بە خەمۆکی دەکەی گرنگ نییە. هەمیشە شتێک هەیە کە شایانی ئەوە بێت بە باشی هەڵی سەنگێنی. بە دوای ئەو شتەدا بڕۆ و بی دۆزەرەوە. کاتێ بە تەواوی بێپشت و پەنادەمێنیتەوە و ژیانت تام و چێژی تێدا نامێنێ، لیستێک بۆ نرخاندن و پێزانین ئامادە بکە. لەوانەیە تۆ بە ئەستەم بتوانی ئەمە جێبەجێ بکەیت، بەڵام من بەڵێنت پێدەدەم ئەم کارت ئەوەندە دێنێ زەحمەتی بۆ بکێشی. کاری پێزانین ئاودێری تۆوە چێندراوەکانت دەکا. پرۆڤە لیستێک وەکەوەی خوارەوە ئامادە بکە و تا بکرێشتی زیاتری تێدا جێ بکەوە. لیستی پێزانینی من بۆشاییەکان دەنرخێنم. خۆت ڕابێنە وجودت هەبێ. ئێمە بەگشتی سەرقاڵی ئەم کار و ئەو کارین. هەندێک جار وا دەبێ ئەم سەرقاڵبوونە هەستێکی باشمان لە دەرووندا دەچێنێ و هەست بەوە دەکەین ئامانجێکمان هەیە. بەڵام چالاکی بەردەوام دەبێتە کارێکی بێمەعنا و بێسوود. کاری لە ڕادەبەدەر و ڕاکردن لێرە بۆ ئەوێ بێ ئەوەی ڤاڵاییەکمان بۆ بڕەخسێ و پشوویەکمان بداتە بەر هاوسەنگەکە دەشێوێنێ. بۆ دەستەبەرکردنی ژیانێکی هاوسەنگ لەگەڵ هێزی دەرونی و باوەڕ بەخۆبوون، پێویستیمان بەوە هەیە کە خۆمان لە جموجۆڵی بێسوود دوور بخەینەوە. ئێمە بەڕاستی هەندێک کاتمان پێویستە بۆ ئەوەی هەست بەبوون و وجودی خۆمان بکەین. پشودان و حەسانەوە ڕاگرتنی کار و چالاکی تەنهامانەوە ئاگاییمان زیاتر دەکات و یارمەتی دەرمان دەبێت تا خۆمان لە شەکەتی بپارێزین. پرۆڤە ڕۆژانە چەند خولەکێک خۆت بخزێنە ناو کەشێکی کپی و بێدەنگیەوە. ڕادیۆ و تەلەڤیزیۆن بکوژێنەوە، کتێب مەخوێنەوە و هیچ کارێک ئەنجام مەدە. تەنها لە ئارامیدا دابنیشە. لە سەرەتادا لەوانەیە ئەم کارە کەمێک زەحمەت بێ بۆت، بۆیە دانیشتنەکەت با ماوەیەکی زۆر نەخایەنێ. کاتێ تۆ خوددایە بوون و وجودی خۆت هەستەکانت گەشە دەکەن. تۆش دەتوانی لە نێوان بوون و کارەکانتدا هاوسەنگی ڕابگری. ئەم کارەش هەستی ئامانجدار بوون و پشت بە خۆبەستنت زێرتر دەکات. پشت بە تواناکانی خۆت ببەستە. کاتێک ئاستی پشت بە خۆبەستنمان لە نزم و لاوازە، ئێمە تەنها حاڵە لاوازەکانی خۆمان دەبینین. ئەگەر تووشی هەڵەیەک بین، ئەمە تەنها گەمژەیی و بێسوودبوونی ئێمە دەسەڵمێنێ. وا دێتە بەرچاو حەزێکی سروشتی لە ناو ئێمەدا هەبێ کە وامان لێ دەکات لە باتی بەرز هەڵکشان ئاستی خۆمان دابەزێنین. لەوانەیە فێرکرابین لافلێدان و خۆ دەرخستنمان نەبێ و خاکە ڕابین. ئاستی باوەڕ بەخۆبوونی هیچ کەسێک هەرگیز پەیوەندی بەوەی خەڵکی تر بیری لێ دەکاتەوە نییە. باوەڕ بەخۆبوون تەنها پەیوەندی بەوە هەیە کە ئێمە چۆن بیر لە خۆمان دەکەینەوە. بۆیە ئەگەر ئێمە ئاستی خۆمان داگرت، ئەمە ڕێک ئەو شوێنەیە کە ئێمە لەو خوارە دەمێنینەوە. ئێمە پێویستیمان بە خۆ بنیاتنان هەیە، ئەمەش لافلێدان و خۆ دەرخستن ناگەیەنێ. بگرە مانای ئیجابی بوونی بەهەرا و هۆریایە. هەمومان خاڵی لاوازیمان تێدایە، بەڵام کاتێکیش دەتوانین خۆمان گۆڕین بەرەو باشتر کە هۆکار و زەمان تێدا بێ. ڕەشبینی دڵتەنگی دێنێتە کایە و ئاستی وزە دادەبەزێنێ. گەشبینیش حەز و ئارەزوو و هێزی پاڵنەر و توانایی گۆڕانکاریمان تێدا دەوروژێنێ. خاکەڕایی درۆزنانە وەلا بنێ. سەرنجی تواناکانی خۆت بدە و بزانە لە چ کارێکدا باشتریت. گرنگ نییە کارەکە بچووک یاخود گەورە بێ. پرۆڤە کاتێ وەزعی مادیت باش نییە، پشت بە تواناکانی خۆت ببەستە و خۆت لە خەمۆکی ڕزگار بکە و لیستێک ئامادە بکە. تواناکانی من ئەمانن: 1، 2، 3.
ئەوەندەی هۆشتان یارمەتیتان دەدا بنووسن، بە دەنگی بەرز بیان خوێننەوە، شانازی بە تواناکانی خۆتەوە بکە. ڕێز لە خۆگرتن دەرگای پشت بە خۆبەستن بە ڕوودا واڵا دەکات. با هەستە کپکراوەکانت لاچن. زۆربەی هەرە زۆری ئێمە لە تەمەنی منداڵیەوە فێرکراوین هەستەکانمان تەنها بۆ خۆمان ڕاگرین و دەریان نەبڕین. ئەگەر ئێمە لە شاردنەوەی هەستەکانمان ئازابین، واتە هەستە شاراوەکان، لەوانەیە بگەینە ڕادەیەکی ئاوها هەستەکانی خۆمان لە خۆمانیش بشارینەوە، واتە هەستەکانی بێئاگای. لەگەڵەوەشدا هەستە شاراوەکان لە نێو ناچن، تەنها لە شوێنێک حەشار دەدرێن. ئێمە لە دەرونی خۆمانی دەشارینەوە، بۆیە دەبێتە هۆی ئازار و چەرمەسەری و بێباوەڕی بەخود. لێ ڕابێ هەموو هەستەکانی خۆت قبول بکەی. لە ڕاستیدا هەستەکانی وەک هەڵچوون و تووڕەیی، ئێرەیی و حەسوودی و خۆویستی و ترس و هەموو ئەو هەستانەی فێرکراوین خراپن و باشن. هەستەکان هیچ کاتێک لە نێو ناچن مەگەر ئەوەی ئێمە خۆمان هەست بکەین، دەبێ خۆمان لە دەستیان ڕزگار بکەین. دەست پێ بکە هەستەکانی خۆت خۆش بوێ. هەمویان بە وردی تاقی بکەوە، دواتر لێیان گەڕێ بالا بچن بێ ئەوەی کار لەسەر باوەڕ بەخۆبوونت بکەن. پرۆڤە، یەکەم هەستەکانی خۆت بناسە و ناویان بۆ دابنێ. دووەم، قبول بکە کە ئەو هەستت هەیە. سێ، مۆڵەت بە خۆتدا شاگەشکەبوونت هەست پێ بکەیت. بۆ تێپەڕاندنی ئەم ڕووداوە پێویستیت بە هەندێک کات هەیە. چوارەم، وا بزانە هەموو بەشەکانی ئەو شاگەشکەبوونت لە بڵقێکدایە، لێگەڕێ ئەو بڵقە بە ئاوێدا بچێ. بچۆ بۆ گەشت و سەیران. ژیانت جەنجاڵە و وا پێدەچێ هەر کەسە و داواکاریەکی هەبێ. تۆکەی بۆت دەلوێ کاتێک بۆ خۆت تەرخامکەی ئایا هەرگیز هەستێکی وات هەبووە؟ لەوانەیە تۆ پێویستیت بەوە هەبێ چاوێک بە خشتەی کاتەکانتدا بگێڕی، بەڵام بە کورتەکەی هەمیشە پێویستیت بە دەرفەتێکەیە بۆ گەشت و سەیرانێکی کورت. پرۆڤەی چوونە گەشت. کاتێ نیو کاتژمێر کاتی زیادیت هەیە، شوێنێکی کپ و بێدەنگ دۆزەوە و لەوێ دانیشە و پشوو بدە. چاوەکانت بنووقێنە و هەست لە هەناسەدان و هەناسە هەڵمژینت ڕاگرە. لە حاڵەتێکدا کەوا مێشک و جەستت بە تەواوی لە حەسانەوەدان بە چاوی زەینت دیمەنێکی جوان بنەخشێنە. دیمەنێکی دەرەوە لە لێواری دەریا، لە کوێستانێک، لە باخێک یان هەر شوێنێک کە پێت خۆش و جوانە هەڵبژێرە. دیمەنەکە بە کەیفی خۆت بڕازێنەوە. بەرنامەی گەشتەکەت داڕێژە، با دیمەن و گۆشە و کەنارەکانی شوێنەکە سەرنجت ڕاکێشن. بۆ نەخۆشەکان هەڵمژە چریکەی باڵندەکان، دەنگی ئاو و لێکدانی شەپۆلەکان بەسەر گاشە بەردەکان بژنەوە. کاتێک تۆ شوێنی دڵخوازی خۆت ئامادەکرد، بە ئاسپایی بگەڕێوە نێوژوورەکەت و چاوەکانت بکەوە. ئێستا ئیتر هەر کاتێویستت دەتوانی بۆ ماوەی چەند چرکەیەک بچیتە گەشت و سەیران. هیچ کەلوپەلێکی ناوێ و بەلاشە. لە هەر کوێیەک و هەر کاتێک بێ دەتوانی بچیتە ئەوێ. هەر کە زانیت کارەکانت تێکەڵ و پێکەڵ بوون و خەریکە وەزعت تێک دەچێ، بۆ چەند چرکەیەک چاوەکانت بنووقێنە و سەفەرێکی شوێنە دڵخوازەکەت بکە. لەوێ تۆ دەتوانی خۆت لە هەموو بارۆ دۆخێکدا دا ببڕێنی. پاشان بەستێکی خۆش و تازەوە، بێ ئەوەی هیچ کەسێک ئاگای لە چوونت بوو بێ، دەگەڕیتەوە شوێنی خۆت. ئەم تەکنیکە درێژە پێبدا، بەڕاستی کارێکی سەرنج ڕاکێشە. لەمڕۆوە دەست پێ بکە خەونەکانت بکەیتە ڕاستی. ئایا تۆ هیچ کاتێک ئەم شتانت لە خەڵکی دەوروبەرت بیستووە؟ من دەمێکە دەمەوێ بچمە فڵانە شوێن، فڵانە کار ئەنجام بدەم، فڵانە شتەم هەبێ، سەردانی فڵانە شوێن بکەم، دەست بە فڵانە کار بکەم و هەتا دوایی. بۆ ئەوانە ئەو کارانەی باسی لێوە دەکەن ئەنجامی نادەن. کاتێ دەزانین پێمان خۆشە چ کارێک بکەین، بۆمان هەیە هەنگاو بەرەو ئەنجامدانیان بهاوێژین. پرۆڤەی خوارەوە ئەنجام بدە تا ئامانج و مەبەستەکانت بدۆزیتەوە. ئەو شتەی من لە ژیانمدا دەمەوێ ئەنجامیان بدەم، دەمەوێ یەکەم دووەم سێم هەتا دوایی، ئایا بۆ گەیشتن بەو کارانە هیچ هەنگاوێک تاویشتووە؟ ئەگەر نا، بۆ جەخت لە هاویشتنی ئەو هەنگاوانە ناکەیتەوە کە بەرەو مەبەستەکانت دەبات.
کەسێکی ئاوهامە بە کە هەمیشە پرتەوبۆڵەت بێ کە پێت وابێ هیچ کاتێک بەو ئامانجانە ناگەیت. ئەگەر وابێت هەمیشە لە حاڵەتێکی بێئومێدیدا دەژیت و توانای پشت بەخۆ بەستنت نامێنێ. تۆ دەتوانی بگەیتە ئەستێرەکانی ئاسمان، خۆت تاقیبکەرەوە بوێر و نەترس بە و هەنگاو باوێ. هاوکات لەگەڵ هەوڵ و هەنگاونانەکانت بڕوا بەخۆبوونت بەرزتر دەبێتەوە. سەرکەوتن بۆ خۆت دروست بکە. هێزی خەیاڵ و بیرکردنەوە زۆرە و لە توانایدا هەیە هەموو شتێک دروست بکات. بڕیار بدە سەرکەوتن بۆ خۆت دروست بکەیت، ڕستەی پۆزەتیفی خوارەوە دووبارە بکەرەوە. ڕستەی پۆزەتیف. من شایانی سەرکەوتنم، ئێستا لە هەستی خەیاڵ و بیرکردنەوەت سوود وەربگرە و هێز و توانە بە ڕستەی سەرەوە ببەخشە. پرۆڤەی هێنانە بەرچاو. شوێنێکی هێمن بدۆزەوە، چاوەکانت بنووقێنە و ئاسوودە بە. سەرنج بدە هەناسەدانت تا ئەو کاتەی بە قوڵی هەست بە حەسانەوە دەکەیت و پاشان سەرکەوتنی خۆت بە کردەکی ببینە. دیمەنێک کە پێت جوانە بیهێنە بەرچاوت. هەستی سەرکەوتن تاقیبکەرەوە، خەڵکانێک ببینە کە بە ڕێز و حورمەتەوە کە شایانی تۆیە هەڵس و کەوتت لەگەڵدا دەکەن. خەیاڵەکە تا ئەو شوێنەی دەلوێ لە ڕاستی نزیک بکەوە. هەموو شتێک جوان و ڕازاوە ببینە و ببیستە. گوێ لە دەنگەکانت ڕاگرە و هەست بە سەرکەوتنێکی ڕاستەقینە بکە. کاتێ ئامادە بوویت لێگەڕێ بیر و هۆشت بگەڕێنەوە، چاوەکانت بکەوە و بگەڕێوە ناو ژوورەکەت. ئەگەر لە کاتی خەیاڵکردندا بیرۆکەی ڕەشبینی خزانە ناودنیای خەیاڵاتت زوو لایان بەرە. ئەم تەکنیکە زۆر بەهێزە و لە ڕاستیدا ئێمە زۆر جار سوودی لێدەبینین. زۆر جار ئێمە بە شێوەی ڕەشبینی سوود لە خەیاڵاتمان وەردەگرین تاکو و باوەڕ و بیرە ڕەشبینیەکانمان بپارێزین. ئایا هیچ کاتێک هاتۆتە پێش کە پێت خۆش بێ کارێک ئەنجام بدەیت و پاشان بە خێرایی بڕیار دەدەی خۆت نەخەیتە دەردی سەر، چونکە لەوانەیە لە تواناتدا نەبێ کارەکە ئەنجام بدەیت؟ لێرەدا چی ڕوویداوە؟ ئەوەی لێرەدا ڕوویداوە سوودوەرگرتنی تۆیە لە بیر و باوەڕە ڕەشبینیەکەت. ئەو بیرۆکەی کە دەڵێ من ناتوانم ئەو کارە ئەنجام بدەم. ئەو بیرۆکەیە بەهۆی خەیاڵێکی ڕەشبین دەپارێزرێت کاتێک کە لە خەیاڵی خۆتدا خۆت بە شکست خواردوو دەبینی. بۆ لەو خەیاڵانتدا بۆ بیرۆکەی ئیجابی و بە سوود و سەرکەوتوو باوەڕ بەخۆبوون سوود وەرناگریت. مناڵەکانت بەباشی گۆش و پەروەردە بکە. بیرۆکە سلبیەکانمان دەکەونە نێوان خۆمان و باوەڕ بەخۆبوونمان. ئێمە ئەو شتانە لە منداڵیەوە فێربووینە. ئەمڕۆ ئێمە شتێکی زۆر لەبارەی هێزی بیرکردنی ئیجابی و ئاکامەکانی ڕەخنەی ڕوخێنەر دەزانین. بۆ ئێمەی دایک و باوک ئەو زانستە زۆر پڕبەهایە. پەیف و وشەکان زۆر بەهێز و کاریگەرن و دەکرێ بۆ ئازایەتی بەخشین و پاراستن و گاڵتە و سوکایەتی پێکردن بەکار ببرێن. دیارە ئێمە هەر شتێک کە بمانەوێ فێری منداڵەکانمان بکەین کە باوەڕ بکەن، ئەوان زوو باوەڕ دەکەن. ئەگەر ئێمە پێیان بڵێین نەفام، بێسوود، بەد، بێنرخ، تەوەزەل و تا دوایی، ئەوان ئەو شتانە لە مێشکیان دەچەقێ و باوەڕی پێدەکەن و وایان لێ دەکا بێ بڕوا بەخۆبوون و بێ پشت بەخۆبەستن گەورە بن. ئەمەش بێگومان بیرۆکەی ڕەشبینی لەبارەی خۆیانەوە لە دڵ و دەرونیاندا دەچێنێ و لەگەڵیاندا گەورە دەبێ. بەو زانست و ئاگایەی کە ئێستا ئێمەمانان هەمانە دەتوانین بە ڕێگایەکی زۆر ئیجابی و سوودبەخش هێز و توانا بە منداڵەکانمان ببەخشین، هانیان بدەین و بیان پارێزین. ئەمەش بەو واتایە نییە پێیان بڵێین هەرچیەکی ئەوان ئەنجامی دەدەن کارێکی بەرزە. بە پێچەوانەوە ئێمە دەتوانین منداڵەکانمان هان بدەین و پێیان بڵێین چەند ئەوانمان خۆش دەوێ و ئەوان چەند هۆشمەندن، تا ئەوانی شەستی خۆیان بە ئاشکرایی دەربڕن. هەروەک دەتوانین شێوە و ڕێگای ئەنجامدانی کاریان بێ ئەوەی لە هەوڵەکانیاندا هەست بە بچووکی و سوکایەتی بکەن پێنیشان بدەین. من لێرەدا لەبارەی دایک و باوکی کامڵ نادوێم. ئێمە تەنها دەتوانین هەوڵی خۆمان بدەین، ئەمەش لەوانەیە بەهەڵە بێتە بەرچاو. دایکایەتی و باوکایەتی زۆر کارێکی زەحمەتە، بەڵام دەتوانین
دەستپێکێکی باش فێری منداڵەکانمان بکەین، بۆیە ئەوان ڕێز لە خۆیان و لە خەڵکی دەگرن. هەر جارێکەوە کەسێکان دەدەن کە پشت بەخۆی بەستێ هەستی بە نرخبوونی خۆت بەرز دەبێتەوە. هێز و توانا بە منداڵەکانت بەخشە و یارمەتی دەربە بۆ ڕزگارکردنی وەچەیەکی جوان و جەحێڵ تا بڕوا بەخۆبوون و ورەیان بەرز بێت. لەبیرت بێ تۆ هاوتات نییە. ئایا هیچ کاتێک خۆت لەگەڵ کەسانی تردا بەراورد دەکەی؟ ئایا هیچ هەستت بەوە کردووە تۆ وەک کەسێکی تر باش نیت یان بە ڕادەیەکی دڵخواز هۆشمەند لاواز جوان پڕبایەخ و شادمان نیت؟ هەر وەختێ خۆت لەگەڵ کەسێکی تردا بەراورد کرد تۆ پشتبەستن بە توانا و بڕیاردان و هەڵبژاردن لەدەست دەدەیت. تۆ وەک کەسێک بوو بێتە قوربانی و بڕوا بەخۆبوونێکی کزی هەبێ کار دەکەیت. تۆ تاکت نییە. هیچ کاتێک کەسێکی وەک تۆ لەسەر ئەم گۆی زەویە نەبووە و نییە. ئەم بیرۆکەیی واد لێ دەکات ڕەگ داکوتێ و شتێکی تایبەتی بێت. وتەی خوارەوە پرۆڤە بکە. وتەی سوودبەخش من هاوتام نییە. چەندین جار دووبارەی بکەوە و بە دەنگی بەرز بیڵێەوە هێزی داهێنان و ئەفراندنت بەرز بکەرەوە. هەر کاتێک هەستت بە پێویستی هاوسەنگون کرد بە وردی ڕامێنە لەو شتەی هەستی پێ دەکەیت. ئەمە شتێکە دەتگۆڕێ. گۆڕانکاری لە خۆتدا قبوڵ بکە. هەر ئەم گۆڕانکاریانن واد لێ دەکەن بیتە کەسێکی بێهاوتا و داهێنەر لە جێوشێنێکی شایان و تایبەت بە خۆتدا. تۆ ناتوانی هەڵم سوڕێنی ئەنجام بدە. منداڵ هەمیشە هەڵسوکەوتێکی سروشتی هەیە و وا دەزانین هەر کاتێک گەورە دەبین پشتگوێ دەخرێن و لەبیر دەکرێن. لەگەڵ گەمەکانی سەردەمی منداڵێتیدا پەیوەندیت ڕاگرە و لە پرۆڤەی خوارەوە کە کاریگەریەکی ڕاستەقینەی هەیە بۆ کەمکردنەوەی ستێرس و ئارامبەخشە چێژوەرگرە پرۆڤە تۆ ناتوانی هەڵم سوڕێنی. پێیەکانت لێکەوە و ڕاوەستە. پێیەکانت بە ئەندازەی شانەکانت بکەوە. لەش ملوسەری خۆت وەکو یەک پارچە سەرەتا بۆ لای چەپ پاشان بۆ لای ڕاست بسوڕێنە. لێگەڕێ بازوەکانت لەگەڵ لەشت بە شێوەیەکی ئازاد لە لایەکەوە بۆ لایەکەی تر بسوڕێ. لەم حاڵەتەدا بە دەوری شانەکانت دەپێچرێ. دڵنیا بە سەرت لەگەڵ لەش و جەستەتدا دەسوڕێ و هاوڕێتی دەکا. هاوکات کە لەشت لە چەپەوە بۆ لای ڕاست و دواوە دەسوڕێ هاوار بکە تا دەتوانی بە دەنگێکی بەرز هاوار بکە. تۆ ناتوانی ناچارم بکەی چێژ وەرگرە. درێژە بە هاوارکردنت بدە. ئەوانە تاقی بکەوە. من گرنگی نادەم کە بکردنی هەڵچوون و تووڕەیی بەم شێوەیە کارێکی باشە بۆ ڕێزلەخۆگرتن و دەستەبەرکردنی حاڵەتێکی وروژێنەر کاتێ تۆ بڕوا بەخۆبوونێکی کزت هەیە. ئێمە دەمانوێ خۆمان زۆر بەجددی وەربگرین. بۆیە بسوڕێ، هاوار بکە و پێبکەنە و هەموو شتێک بێنە بەرچاوت. بڕۆ ناو بڵقێکی ئاو. ماوەیەک بەر لە ئێستا بەر لەوەی لێکۆڵینەوەی خۆم بۆ شێوازی هەستێکی باشتر لەبارەی خۆوە دەست پێ بکەم لە حاڵەتێکی زۆر نزمدا بووم. من لە نێوان هەست بە هێدمەیەکی توندابووم و کەمترین باوەڕم بە خۆم نەبوو. لە ڕاستیدا من باوەڕم بە هیچ شتێک نەمابوو. کاتێ ئێمە دەکەوینە قوڵایی ناومێدی و لە نەمانی هەستی بڕوا بەخۆبوونمان نازار دەچێژین، لەو کاتەدا هەموو هەستی پشت بەخۆ و بە خەڵکی تربەستن لەدەست دەدەین. بۆیە هەست بە تەنهایی زوو برینداربوون و ترس دەکەین. هەستی زوو برینداربوونمان دەتوانێت هەستی بێپشت و پەنایی و نەپارێزراوی و زۆر دڵناسک لە ئاست خەڵکی دەوروبەرمان تێدا بوروژێنێ. کاتێک من لە حاڵەتێکی ئاوها بێپەناییدا بووم چاوم بە کەسێک کەوت کەوا ئاسانترین و سەرنجڕاکێشترین تەکنیکی فێر کردم کە بۆ خۆبەهێزکردن و خۆپاراستن سوودی لێوەربگرم. پرۆڤە بڵقی درەوشاوەی تۆ. چاوەکانت بنووقێنە و خۆت بخەرە ئاسوودەییەوە و لە هەناسەدانتدا بە ئاگا بە. بە هێواشی هەناسە وەرگرە و بیدەرەوە. ئەوەندە ئەو کارە دووبارە بکەوە تا بە تەواوی هەست بە پشودان و ئاسوودەیی دەکەی.
ئێستا وا بزانە لە بەرامبەر پەنجەرەیەکی کراوەدا وەستاویت. بڵقێک کە لە هەوادا مەلە دەکات لە نێوان پەنجەرە بە شێوەیەکی جوان دەبینیت. سەرنج بدە ڕەنگی بڵقەکە کە دەگاتە ژوورەکەت و دەکەوێتە ژێر پێتەوە، هەرچەند لی ڕادەمێنی گەورەتر و جوانتر دەبێ. تا ڕادەیەک لە تۆ گەورەتر دەبێ، ئێستا بچۆ ناو بڵقەکەوە، بە تەواوی هەست بە ئاسایش و پارێزراوی دەکەیت. تۆ ئەو کاتەی لە ناو بڵقە جوانەکەی خۆت دایت، هیچ کەس و هیچ شتێک ناتوانێ ئازارت پێ بگێنێ. هەر کات هەستت کرد پێویستیت بەم تەکنیکە هەیە، دووبارەی بکەوە و سوودی لێوەربگرە. لە تواناتدا هەیە بە چاوتروکانێک بڵقەکە دروستکەیت و بچیتە ناویەوە. ئەم کارە تاقی بکەوە و ئەو هەست بە ئاسایش و پارێزراوبوونەی پێت دەبەخشێ چێژی لێوەربگرە. یەکلاکەرەوە بە. ئێمە هەمومان ئەو شێوازە هەڵسوکەوتانە فێری خەڵکی دەکەین کە پێمان خۆشە بەو شێوازانەوە ڕەفتارمان لەگەڵدا بکەن. ئەوە بە واتایە کە ئەگەر خەڵکی بە سیفەتی پێڵاوسڕەوە سوودت لێوەردەگرن لەبەر ئەوەیە کە خۆت ئەو دەرفەتت پێیان داوە. ئەگەر بێت و تۆ بڕوا بەخۆبوونت نەبێ، ئەوسا کەسێک دەتکا بە قوربانی. لە نزیکەوە بڕوانە پەیوەندیەکانت لەگەڵ هاوبەشی ژیانت، هاوڕێ و هاوکارانت و ئەندامانی خێزانت و ئەم پرسیارانە ئاڕاستەی خۆت بکە. من ئیجازە بە کێ دەدەم بە خراپ لەگەڵمدا هەڵسوکەوت بکە. من چۆن لێدەگەڕێم شتێکی وا ڕوو بدات. ئەم جۆرە پەیوەندیە بە گۆڕینی هەڵسوکەوتی خۆت بگۆڕە و بە شێوەی یەکلاکەرەوە ڕەفتار بکە. ئەوسا ئەو کەسەی بە خراپکاری لێدەکێشای شێوازی ڕەفتارکردنی لەگەڵتدا دەگۆڕێ یان بەجارێ لە ژیانت دوور دەکەوێتەوە. بزانە چی دەوێ و ڕێز لە داخوازەکانت بگرە. باوەڕ بکە تۆ دەتوانی ببیتە هۆکاری ئەوەی ڕووداوێک ڕووبدات پاشان دەست بەکار بیت. هیچ کاتێک لە گوتنی نە ئەگەر پێویست بوو مەترسە. سوود لە شارەزایی و پسپۆڕی دووەربگرە بۆ پەیوەندی سازکردن. سوود لە هەلە زێڕینەکان وەربگرە. ژیان پڕە لە مجاسەفەکردن. بەرپرسێتی کارەکانی خۆت بەستۆ بگرە و هەستە ڕاستەقینەکانی خۆت دەرببڕە. وەڵامی ئەو کەسەی قوربانی نییە یەکلاکەرەوەیە. تۆ ئەگەر وابیت لەسەر بنەمای باشترین حەز و ئارەزوەکانت هەڵسوکەوت دەکەیت و لەسەر پێیەکانی خۆت دەوەستیت. تۆ لەگەڵ پێویستی و داخوازیەکانتدا پەیوەندیەکی ڕوونت هەیە. هەروەها ڕێز لە هەست و مافی خەڵکی دیکەش دەگری. تۆ نرخی خۆت دەزانی و ئاستی بڕوا بەخۆبوونت بەرزە. لیستێک لە دەربڕینە ئیجابیەکان ئامادە بکە. پشت بەخۆ بەستن پەیوەستە بە باوەڕ بەخۆبوونت. کاتێک کارەکان پێچەوانەی ئارەزووی مرۆڤە، بەدەستهێنانی باوەڕ بەخۆبوون زەحمەدە. ئەگەر ئێمە بێورە بین باوەڕکردنی ئەوەی کە ئێمە بێهاوتاین و بە نرخ و خۆشەویستی بەردەڵانین ناممکن دێتە بەرچاو. بەڵام ئەم خاڵە هەمیشە ڕاست و دروستە کە ئێمە پێویستیمان بە باوەڕ بەخۆبوون هەیە. بڕوا سحرێکی زۆر بەهێزە. کاتێ خۆشویستنی خۆت دەبێتە مەحاڵ، دەکرێ مەشق و پرۆڤەی بکەیت. ئەو باوەڕە کە تۆ شاد، گرنگ، سەرسوڕهێنەر، داهێنەر، شایان و هەڵبژاردەیت پرۆڤە بکە. پرۆڤە لیستێک لە باوەڕە ئیجابیەکانت ئامادە بکە. ڕستەکان بۆ ئەم دەمە سوود بەخش بن و بەردەوام مەشقیان بکە. هەر کاتێ هەستت کرد ورەت دابەزیوە، چاو بە لیستەکەتدا بخشێنەوە، سوود لە نمونەکانی خوارەوە وەربگرە و ئەگەر ویستت خاڵی تریشی بخەرە سەر. نمونەکان: من خۆم خۆش دەوێ و نرخی خۆم دەزانم. من کەسێکی بەرچاو و داهێنەرم. من شایانی باشترینم لە ژیاندا. لیستی دەربڕینە ئیجابیەکان 1، 2، 3 هەتا دوای. نەریتێک بشکێنە. یەکێک لە هۆکارەکانی ورەی نزم هەست بە چەقینە. هەستکردن بەوەی توانای گۆڕینی بەرەو باشتر نەبێ و هەستی زاڵ نەبوونە. بەڵام هەندێک کەسەوە ئەو هەستە بە ڕادەیەکی ئەوەندە زۆر کە مرۆڤەکە تووشی ناومێدی دەکا. بۆ ئەوەی هەستێکی باشمان لە ژیاندا هەبێ، پێویستە هەست بەوە بکەین کە توانای زاڵبوونمان هەیە ئەگەر لە شوێنێکی تاریکدا کە پڕە لە بیرۆکەی ڕەشبینی ون بووین
لە دەروونماندا هەستی زاڵ نەبوون دێتە کایە. بچووکترین هەنگاونانمان بۆی هەیە گەورەترین کاریگەری هەبێ لەسەر ژیانماندا. ئەگەر هەست بەوە دەکەی کە بزر بوویتە و نازانی بە کام ڕێگادا بڕۆیت، بڕیار بدە شتێک لە ژیانتدا بگۆڕی. شتێک هەڵبژێرە کە زۆر بچووک و کەم بایەق دێتە بەرچاو، نەریتێکی بچووک بشکێنە یان وازی لێبێنە. هەوڵی ئەوە مەدە کە کارێکی جددی وەک وازێنان لە جگەرە کێشان یان کۆتایی هێنان بە پەیوەندیەک تاقی بکەیتەوە. ئێمە لێرەدا مەبەستمان گۆڕینێکی بچووکە، گۆڕینێک کە وزەیەکی زۆری پێنەوێ، بەڵام دەبێتە هۆکاری گۆڕانکاریەک لە ژیانتدا. ڕێگای چوونە سەرکارەکەت بگۆڕە، جۆری نانەکەت بگۆڕە، شێوەی قژت بگۆڕە، ئاوها کە گۆڕانی شتەکانت دەست پێ کردووە، زیاتر و زیاتر ئاشنا دەبی بە گۆڕانکاری لە هەندێ نەریتی ڕەفتاری خۆگۆڕی. تەنانەت لە ئەندازە و قوارەی بچووکیش دەتوانێ دەستپێکێک بێ بۆ ڕووداوێک کە بە ناوی توانای نوێ لە ئاسۆی ژیانتەوە دەردەکەوێ و دەشێت لە چنگی بیرۆکە ڕەشبینەکان ڕزگارت بکات. لەبیرت بێ کە تۆ دەتوانی ڕەوتی ژیان بگۆڕی و دەتوانی ورەت بەرز بکەیتەوە، هەرچەندە ئەگەر ئێستا لەم دەمەدا ئەم کارە کەمێک ئەستەم بێتە بەرچاو. پیرۆزبایی لە خۆت بکە. لەوەیە کە بەهێزی گۆڕینی ڕەوتی ژیانت ئاشنا بوویت، پیرۆزبایی لە خۆت بکە. ئەوسا کە تۆ ئەم کتێبەت کڕی، گەورەترین هەنگاودنا بەرەو بڕوا بەخۆ بوون. ئەوانی تر تەنها پێویستیان بە مەشق و پرۆڤەکردن هەیە. کاتێ ورەت نزمە، ئەوەندە نزمە کە ناتوانی بە 60 خاڵ بۆ بەرزکردنەوەی ئاستی پشتبەخۆ بەستن خۆت بخەیتە سەریەشەوە. ئەوەت لەبیر بێ کە تۆ تەنها نیت، ئێمە هەمومان بەرەو ئاگاییەکی گەورەتر لە مەرخۆمان کار دەکەین. ئاوها کە فێر دەبیت بڕوا بەخۆبوونت بەرز بکەیتەوە، ئەوە تۆ کار دەکەیتە سەربەرزکردنەوەی بڕوا بەخۆبوونی خەڵکانی دیکەش. چۆنیەتی ژیانی ئێوە کار دەکاتە سەرژیانی هەموو دەوروبەرتان. بۆیە بەرەو پێش بڕۆ و بڕێکی زۆری بڕوا بەخۆبوون بۆ هەمووان بێنە کایەوە. ئەم کارە هەمیشە ئاسان نییە، جاری وایە بڕواکردن بەخۆ ناممکن دێتە بەرچاو. هەرگیز گومان لەو خاڵەدا مەکە کە تۆ بۆ بەرزکردنەوەی ئاستی بڕوا بەخۆبوون پێشکەوتن بەدەستدێنی و بزانەکەوە هەموو ئەو ئەڤین و پاراستنەی پێویستە بۆ گەیشتن بە ئامانج بەردەوام لەگەڵتدا دەبن. بەم شێوەیە هاتینە کۆتایی پەرتووکی 60 خاڵ بۆ بەهێزکردنی باوەڕ بەخۆبوون لە نووسینی لیندا فیلد و وەرگێڕانی فریاد بارزانی، لە خوێندنەوەی جیهاد حەمید و ئامادەکردن و جێبەجێکردنی لەلایەن کاوە حەسەنەوە.